ئازیزان و خۆشەویستان، ئەم شەوتان شادۆم کاتتان باش. من شەماڵ عەلیم وە بینەری بەرنامێکی تایبەتن لە کەناڵی هیواوە. ئەم بەرنامەیە بە جیاواز لە بەرنامەکانی پێشوو میوانێکی تایبەتم نییە و زۆرتر خۆم بڕیارمدا بوو کە باسێک لەبانە پێشکەشکەم، بەڵام هەندێک لە هاوڕێیان خۆشبەختانە بە دەنگ بانگوازەکەمەوە هاتن ئەگەر یانوێ بەشدار بن. ئامادەیان دەربڕیەوە لەگەڵ منان ئەمڕۆ. پاش ماوەیەکی تر ئەوانیش لە ڕێگەی ئەم بەرنامەی قسەی خۆیانەکەم، بەڵام سەرەتا من پێم خۆش بوو کەمێک سەبارەت بەم باسە لە وچە نەزەری خۆمەوە قسەیە بکەم. ڕوویدا لە هەوانەی شاری سلێمانی لە قەراغ شاری سلێمانی ڕۆژی 30 مانگ پێرێ. ئەم ڕووداوە بۆتە جێگەی کاردانەوەیشی زۆر لە ناو کۆمەلگایە و لە زۆر لاوە و لە زۆر ڕوانگەوەشی تەڵ ئەکرێ و هەڵوێستی لە بەرامبەرە ئەگیرێ و بە جۆرەها شێوەی لە ڕوانگەی جۆرا جۆرۆ دیارە هۆکارەکانی لێگەدرێتەوە و نەتایجەکانی ئەخوێنرێتەوە. منیش بەش بە حاڵی خۆم پێم خۆشە هەر بەو مانایە لەم ڕوانگەی خۆم و قسە لەسەر ئەوانە بکەم کە دیارە ممکنە لەگەڵ هەندێک لەو بیر و بۆچوون تێڕوانیانە گۆشەم هەبێت و جیاواز. من سەرەتا بە کورتی قسەیەک لەسەر ئەماکەم و دواتر میوانەکان ئەوانەی کە ویستوانە بەشدار بن ڕێگەیان پێدەم باسەکانی خۆیان بکەن و دواتر لەگەڵەوەی ئازیزا درێژە بە بەرنامەکە دەم. من سەرەتا ئەوە بڵێم کە یەکەمین کاردانەوە کە بووە لە کۆمەلگایە لەلایەن ئەوانەوە کە متابعەیان قەزیان کردووە، بەتایبەتی خەڵکانی ڕادیکال، خەڵکانێکە ئازادی خوازن. یەکەمین کاردانەوە ئەوەیە کە ئەمە دەست و خەتی ئیسلامی سیاسیە، یاخود ئەمە کارێکە کە ئیسلامی سیاسی ئەنجامی دەوە ئەوان کردویانە. من دیارە لەم بابەتەوە ئەم تێڕوانینە هەر ئاوا بەپەلە بەم جۆرە باسکردنی بە شتێکی کەمێک پەلە ئەزانم و پێم وایە گۆشەیەکم هەیە لەگەڵ ئەم بۆچوونانە و پێم وانییە کە ئەمە ئەو تێڕوانینە بە تەواوەتی بگەێنیا خوێندنەوەیشی دروست بگەێنێ بۆ ئەمە. دیارە مەبەستمەوە نییە کە ئیسلامی سیاسی لەم ڕووداوانە بێبەریکەن یاخود شانیان فاقەوە خاڵی کەم لەوەی کەوا مەسئولێتیان هەیە لە بەرامبەر ئەمەیە. داواکاریشم هاوڕێیانم لە سکولارەکان و ئەوانە لە میلەتی سکولار نەمکەنە دەروەر بۆی کاڵێم ئیسلامی سیاسی هۆکار لە ڕاست و خۆ نییە، بەڵام دواتریش دێمە سەرەوەی کە ئەوانش ڕۆڵێکیان هەیە لەمەیە. بەڵام من وا ئەزانم کە بەر لەوەی کە قسە لەسەر ئەوە بکرێ چ ڕەوتێک لە پشت ئەمەوە وەستاوە زۆرتر وەکو باسی وکەین کە ئەمە ئەم ڕووداوە چی هەڵماڵی پەردەی لەسەر چی هەڵماڵی لە کۆمەلگای ئێمە. ئەژێ لەو شتانە کە زۆر بە ڕۆشنی دیارە ئەو پیاوسالاریەیە کە لە کۆمەلگای ئێمە مێژووی هەیە. پیاوسالاری بە دیدی من لەگەڵ ئیسلامی سیاسیە نهاتۆتە بوون و بگرە ممکنە ئیسلامی سیاسی بەشێک لەوەوە هێزی وەرگرت بێ نەک بە پێچەوانەوە. پیاوسالاری لە کۆمەلگای ئێمە تەنها لەو کاتە نەشا کە ئیسلامی سیاسی هەر لە دوێ نەشانە بووە، لە دیدی هیچ کەسێکەوە دیار نەبووە، پیاوسالاری ڕۆڵی خۆی بینیوە. من یەتەوە یادم هەر لە فەیسبووکیشم ڕۆدام ناوتم ڕۆ سەبارەت بەو شیعرەی شێرکۆبێ کەس قساکەم کە ساڵی 1985 نووسراوە. شعرەکە بە ناوی عاشقا ئاواڵێ. یەکەم جار بوو قامی شەڵان قامیشێکی عاشقی خۆی لێ یاخی بێ. ئەم عاشقە باریکە لە ڕەنزەردەمان دڵی بەبای وەشتا چوو. قامی شەڵان وتیان نابێ و نەیاندایە. عاشقی شێتی بێهەنا و وتی ئەو تەنها لەلایە، ئێوەش هەمووتان لەلایە. ئەوەش دڵم قامی شەڵانی ڕقەڵساو بۆ سزادانی دڵداری چاو بە شەونم دارکونکەرەیان بۆمان کرد. 5-6 کونی کردە دڵ و لەشی قامیش. لەو ڕۆژەوە ئەو عاشقا بوو بە شمشاڵ، لەو ڕۆژەوە زامی دڵدار بە پەنجەی با دێتە قسە و گۆرانی بۆ دنیا ئەڵێ هەتا ئێستا. بۆچی ئەم شیعرەم خوێنەوە؟ لە یاداوەری منە گەنجێ لە ساڵەکانی هەشتای ئەم شیعرە تێکەڵ بوو لەگەڵ ڕووداوێکە کە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕوویدا. کچ و کوڕێک هاتوون پەنایان هێنا بوو بۆ یەکێتی، دڵیان بە یەکەوە بێ، کتیان خۆشەویست.
بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دەم بەبێ ئەوەی کە هیچ تەڕەدودێکی هەبێ یاخود هەنێک لایەن تەڕەدودیان هەبوو، بەڵام سەرنجام ڕابەرایەتێکی تەڕەدودی نەبوو. ئەوەی کە دڵنیام کوڕەکەیان ڕەمی کرد و پێم وابێ کچەکەشیاندایەوە بە خێزانەکەی لەبەرەوەی کە لە خێزانەکەی هەڵات بۆ خۆشەویستی. ئەمە ئەو ڕۆژگارە بۆ ئێمەی گەنج لەگەڵم شعرات تێکەڵ بوو، دیارە من نافهمیدی ئایەوە بکەم شێرکۆ ئەم شعرێ بوو ئەو ڕووداوە نووسیوە لەبەرەوەی لە هیچ جێگایەکەم نەخوێنێتەوە و ناکەم، بەڵام ئەم ڕووداوە بۆ ئێمە ئەو کاتە تێکەڵ بوو. بۆچی باسیەوەکەم؟ لەبەرەوە کە بەڕاستی لە مێژووی کوردستان ئەوە ناسیۆنالیزمی کوردە بە دەرەجەیەکەم بەرپرسی پیاو سالاری، بەرپرسی دژەژنبوون، بەرپرسی ڕەشەکوژی ژنانە. بیرمان نەچێتەوە لە دوای ڕاپەڕینەوە ڕۆژگارێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ یەکەم جار لە کوردستان دەسەڵاتی گرت، یەکەمین قوربانیەکانی ڕەشەکوژی لە کوردستانە پیاوەکانی ئیستیخبارات و ئەمن و ئەوانەی کە بەکرێژیراوی ڕژێن بوون نەبوو، ئەوانەی کە بە ناوی جاژناوێنە بردن کە ناویشی جوانی بەڵام بەرحەڵ ئەویان پێوتن ئەوانە نەبوون، ئەوانە بە پێچوانەوە بوون بە شۆڕجێ ڕووهاتنە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام ئەوانەی کە کوژران، ئەوانەی کە خوێنیان ڕژا، ئەوانەی کە لیستەکەیان بڵاو بوو، ئەوانەی کەوا ناویان دەرەچوو بۆ تیرۆرکردن ژنان بوون. بیرمان دێ لافتێکیان واسی ناو بازار بەداخەوە چنوور خان کە لە فڵانە جێگە فەرمانبەرە بە هەڵە کوژرا، ناوی لە لیستەکەیان نەبوو. بەرحاڵ ئەمانە ئەو دیاردانن کە ناسیۆنالیزمی کورد لەگەڵ خۆیان هێنای، بۆیە دژەژنبوو لە کۆمەڵگەی کوردستانە مێژوویکی ئاوای هەیە لەگەڵ ناسیۆنالیزمە، کە دیارە ناسیۆنالیزمی ناکرێت بە بەرپرسی ڕاستەوخۆی دژەژنبوون و پیاسەلاری. ئەویش یەکێکە لەو ڕۆتانەی کە ئەم مهمەی پاراستنی ئەم فەرهەنگەی لە ئەستۆگرتو بۆ ماوەیەکی دیاریکە و فەرهەنگە کۆنە لە ناو کۆمەڵگەی کوردەوارە، لە ناو کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوینەوە، لە ناو کۆمەڵگەی ئینسانیە بەگشتیە. ئەگەر هەتا بۆ میسۆلۆجیا کۆنەکان بگەڕینەوە، مەسەلەن یەکی لەو شتانی کە لە میثۆلۆجیای یۆنانیە هەیە، یەکێ لەو کارە هەرقلیانەی کە هەرکلیس وەختی خۆی ئەنجامی داویش کوشتنی هیپۆلیتا بوو کە یەکێکە لە شاژنی ژنانی ئەمازۆن، ئەمەیەکێکە لە کارە گەورەکانی کە کاتی خۆی هەرکلیس ئەنجامی داوە، کە ئەمە نیشانەی ئەوەدا کە ئەو فەرهەنگی پیاوسالاریە چەندێک کۆنەوە تەنان پەیوەندی بە ڕۆژهەڵاتی شەوە نیە بەگشتی. لایەکی ترەوە مەسەلەکە تەنها لە ڕووی فەرهەنگیشەوە نییە، گەلێک کەس پێیان خۆشەکە باسەکە بە باسی فەرهەنگی وە لە ڕووی فەرهەنگی و معالەجە بکرێەوەوانە. ئەم مەسەلەیە مانەوەی لە سای سیستەمی سەرمایه‌داریە پەیوەندی ڕاستەوخۆ بە بەرهەمهێنانی سەرمایه‌داری بە کۆمەلگای چینایەتیەوە بە هەموو ئەو مەساتەنەوەی کە لەناو ئەم کۆمەلگایانەیە مۆژوون و کۆمەلگای کوردستان ژێکێک لەو کۆمەلگایانە. ستەم لە ژنان، دژەژنبوون، پیاسەلاری بەرهەمی کۆمەلگای چینایەتیە لە ڕۆیاوە، ئەو کۆمەلگای چینایەتێکە دووبارە بەرهەمی دێنێتەوە ڕایەگرێ وە بەم معنایەش ناکرێت هیچ ڕۆتێکی سیاسی ڕاستەوخۆ لە پشتیەوە وەستابێت و بەرپرس بێت لێ ئەگەرچی ئەو ڕۆتە سیاسیانە سوودی لێ ئەبینێن، یعنی ئەوەی کە بەڕاستی سوودی لە یەکتر بینیوە ئەوە پیاوسالاری نییە کە سوودی لە ئیسلامی سیاسی بینی و ئیسلامی سیاسیەکە سوودی لە پیاوسالاری بینیوە، پیاوسالاری تەوزیف کردووە بۆ ئەهدافەکانی خۆی ئامانجەکانی خۆی. بازی لەسەر بەرەنگاربوونەوەی سیاسی نێمە دواتە دێمە سەری لە درێژەی قسەکاربان، بەڵام مەبەستم یەکدانەوەیەتی. ئەم باسە پەیوەندی بە هەموو ئەو ناکۆشانەوەی کە لە کۆمەلگەی ئێمەیان موجودە، پەیوەندی بەبوونی ئەو سیستەمە یەکسانە بەرابەرەوە هەیە، پەیوەندی بە پەراوێزبوونی کۆمەڵێک بە چینی زەحمەتکێش و کارگەرەوە هەیە و ئەمە بەشێکە لە بەرهەمهێنانەوەی کۆمەڵایەتی سەرمایه‌داری کە بێژن ژێرچەپۆکە بێوە ژێر دەستە بێت. ئەمە ئەو میکانیزمانەیە کە کۆمەلگەی سەرمایه‌داری سەر لە نوێ دروستێکاتەوە ئامادەیەکاتەوە. ینی من وەکو کەسێک کە ماتریالیستم، وەکو کەسێک کە بڕوان بە جیهانبینی یاخود جیهانبینی مارکسی ئەمێ بە جیهانبینی مارکسیانە بیر لە دنیا بکەمەوە، پێم وایە بارودۆخی ژیانی ئینسانەکانە کە تەحدیدەوە یانەکە نەک بە پێچەوانەوە، ئەوە ئایدۆلۆژیاکان و سیاسەتەکان و بڵین ئەفکاری دوور بۆ چ نییە کە تەحدیدی
موقعەتی کۆمەڵایەتی ئینسانەکانەکە پێچەوانەکەی ڕاستە. ئێمە لە کۆمەلگایەکی نابەرابەر و نایەکسانەیە، لە کۆمەلگایەکان کە بەشێکی زۆری لە گەنجانی پراوێز خراون، لە کۆمەلگایەکان کەم گەنجانە ئایندەیەکیان نییە، و لە کۆمەلگایەکیان کە ئەم گەنجانە بێکاری، نەداری، هەژاری هەموو ئەوانە هێرشی بۆ هێناون و فراوانبوونەوەی ئەم فەرهەنگە و جێکەوتنی ئەم فەرهەنگە لە ئاسایی ترە و ئەمەیە ئەوە دروست دەکاتەوە نەک بە پێچەوانەوە. پێم وابێ بەرەنگاربوونەوەی ڕاستەقیدە لەگەڵ ئەم فەرهەنگە دواکەوتوانیان ناتوانێت دابڕاو بێت لە بەرەنگاربوونەوەی ئەم ناڕەوایی و ئەم نایەکسانی ناو کۆمەلگایە هەیە. بەم معنایە ئەم خەباتی کە ژنانێکن بۆ ئازادبوون بەشێکە لە خەباتی ئازادی خوازان و ڕزگاری خوازانی هەموو کۆمەلگا. من لەمە زیاتری ناکەم. ئەو میوانانەی کە لەگەڵمان ئەمڕۆ بە نۆرە هاوڕێکمان لێرە ڕێبواری شاعر مصلح لێرەیە، ئەو سەرەتا فەرمێ ئەم کاتۆ باش شاڕ ڕێبوار خۆشحاڵم لەگەڵما بەشداری. منیش شەو باش و خۆش بەیە بۆ ئێوە و بۆ هەموو ئەوانەی کە بەشداریەکەن و گویان لە دەنگمانە و یان لەمانە. ببوورە من بیرم چوو بە بینەرانیشم بڵێم بەڕای تۆ پیرۆزبایی سەری ساڵی تازە لە بینەرانی ژەکەم وێدەوارم ساڵێکی ئاسوودەترمان بێ، ساڵێکی شادترمان هەبێ لە ساڵی ڕابردوو، وای لێ بکەین توانایەوەمان بێت کە سەربەرزانەتر سەری ساڵی ئایندا یاد بکەینەوە. زۆر خۆشحاڵم کە لەگەڵنی، زۆر شادم. پێم خۆشە باری سەرنجی خۆت سەبارەت بە مەوزوعەکە و ئەگەر پێ وایە قسەکانی من جێگایەوەیە کە سەرنجیان سەبارەت بدەیت پێم خۆش سەبارەت بەوانش. وەڵا بە تەواوی لەگەڵتان ئەوە نەش هەیە کە ئەمە زۆر ڕاستەوەکێنەرە، یعنی ئەمە ڕووداوەکە ئەو ژنە ئەو خانمە ئەیتوانی خوشکی من بێ، ئەیتوانی کچی من بێ، یەکجار داچڵەکەم هێنی پێم وایە هەموو کەس کە ئەمیە بیست بێ بە داچڵێکێ و بە داچڵەکە بێ. زۆر ناشرینە بۆ کۆمەلگای سلێمانی، کۆمەلگای کوردەواری، هەموو عێراق هەرکوێ تەماشایەکەی ئێمەمانانێکیش کە بێژین لە دوورەوە چاومان لێ. ئەمە ئەبێ چارەیەکی بکرێ، ئەبێ کاردانەوەیەکی زۆر سفت و سۆڵی هەبێ بێتە حرەکەتێکی وا وەکو یەکێ لە هاوڕێیان بۆ منی نووسی بوو، ئەبێ ژیان ئازادیەکی لێ بەرهەم بێت. ئاوا یعنی حرەکەتێکی زۆر گەورەی کۆمەڵایەتی ئەخر خۆ عێراق هەرەوە عێراقی شۆرشەکانی ئۆکتۆبرە، هەرەوە عێراقی سلێمانی، هەرەو سلێمانیەی عنی ئەبێ زۆر پێشڕەوتریش بێ لەوەی 30 ساڵ لەمەوبەر شوورەکانی 30 و چەند ساڵ لەمەوبەر شوورەکانی دروست کرد. زۆر ناشرینە ئەمە، نەک تەنها ناشرینە، ئەمە پەرەدا بەو ژنکوژی و دژەژنی و ئەوانە و دیارە هەروەک خۆشت باست کرد بەرهەمی بێژین دەسەڵاتی سەرمایە و دەسەڵاتی سەرمایەداریە لەم وڵاتانە کە هیچ یعنی بزوتنەوەی کارگەری و بزوتنەوەی سۆسیالیستی نەیتوانی ئەوە پێشیان پێ بگرە. خۆ سەرمایەداری لە سوێد و ئوروپا و ئەمریکا ژێر سەرمایەداریە، بەڵام لێرە بزوتنەوەی کارگەری و بزوتنەوەی سۆسیالیستی پێشی پێگرتوون یەکجاری ناتوانن ئاوا قەبیح بن ئەم جۆرە قەباحەتانە بکەن. لەوێژە بێ ئێمە نەیەڵی نەبێ بدەین بەناو دەمیانە حەسابی بە هەموو هێزمانەوە، بەتایبەت دوای ئەم بزوتنەوەی ژینا لە ئێران من پێم وایە لە بەرچاوە لە بەرژەوەندە کە بزوتنەوەیەکی محکەم و کاردانەوەیەکی محکەمی لێ هەستێ ئەم ماجرایە. زۆر باشە، زۆر سپاس دەکەم. دەستەکانت خۆش بە هاوڕێ ڕێبوار. پێم خۆشە دواتریژە کە قسە و باسیێترت بوو ئین بێت، بەڵام بەهارمان لەگەڵایە لە سلێمانیەوە هاوڕێ بار منزیر کە ئەمڕۆ
کاردانەوەی ئەوان و هەندێک لە ئازادی خوازان توانی بەڕاستی گۆمەکە بشڵەقێنە، ینی هەرتەنها کاردانەوەی فەیسبووکی و سۆشیال میدیا نەبێ، کاردانەوەیەکی بەرجەستە و سەرجادەیش بێ. هاوڕێ بەهار بەخێراتی، خۆشحاڵم کە لەگەڵمیت، دەستان خۆش بێ بۆ کارەکەی ئەمڕۆتان. جێگەی شانازی بوو بەڕاستی، جێگەی دڵخۆشی دڵگەرمیش بوو لە لای ئێمەوە. پێم خۆشە لە باری سەرنجی خۆت سەبارەت بەو باسە باسکە، یاخود دەگەر سەرنجێکت لەسەر قسەکانی ئێمە شێ من و هاوڕێ ڕێبوار فەرموو. ئەم کاتتان باش بەرەزان، ساڵی تازەتان پیرۆز بێ، وەک ئێوە ژووتانێش بۆ هیوایی کە ساڵی داهاتوو لەگەڵ نەمانی کۆماری ئیسلامیە ساڵی تازە بەڕێ بکەین، کە ئەوە ئاواتی هەمومانە لە ئێستاە. بەڵێ ئەوەی کە ئەوانەی کە شەماڵ باست کرد، ئەوەی کە هاوڕێ ڕێبوار باستان کرد، خاڵی زۆر جددی و گرنگی تایە بەڕاستی. ئەوەی کە ئێستا من لێرە ئەمێت بێڵێم ئەوەیە کە ئێمە لە جەوێکی ئەتوانم بڵێمانی 3 مانگە، ینی لەم 3 مانگە ئێمە لە ژێر فشارێکی زۆری دیدی پارێزی و ئەوانەیە ژیان بەسرە بین و زۆر بە ئاشکرا. ئەمەگەجا من ئەڵێ مەگەر ساڵی 2012 زۆر بە ئازادانەتر کار لەسەر ئەم پرسانە ئەکرا، بەڵام ئێستا بەڕاستی زۆر ینی چۆنەڵێ مەدانێکی بەرتەسک، ینی مەدانێکی بەرتەسک هەیە ئەگەر ئێمە یەکگرتو نەبین، ینی لە بەرامبەر ئەو هەموو دیوە ناشرینەی کە بەری ئەکەوێن ڕۆژانە، ئەگەر ئێمە یەکگرتو نەبین ئەم باڵی تر کە باڵێکی مەدەنیە. من هیچ کاتێک لەگەڵ ئەویان نیم و لەسەریشین ئەوەم نووسیوەکە هەمووی پێی وابێ ئێرە هەر تارێکستانە و هەر نامەدەنیە و هەمووی هەروانەیە و هەمووی ئەوەیە نە. ئێرە بەڕاستی لە 25 مانگەوە هەتا دوێنێ شەو بە تێکەڵاوی کچ و کوڕ، ینی من بەڕاستی بە لە حەزات بیرمەچووەوە کە ئەسلەمانی بێت و مەزانی من لە شوێنێکی ترام بەڕاستی وا بوو گەنجانێکی زۆر مەدەنی و بە تێکەڵاوێکی زۆر و ئەوانەوە. بۆیە ئەمە شەیە و ئەوە شەیە ئەوەی کە لە هوانە ڕوویداوە بەڕاستی منیش ئەڵێم ئەوە بەرهەمی ئەوەیە کە گەنجانی ئێمە لە وڵاتەیە زۆر بێهەلن، ینی هەلی کار، هەلی پێکەوە ژیان، هەلی هەڵڕەستاندن بۆ ئەوەی کە ئینی تەرفیهیان هەبێ لە ساڵانی پێشووە باشتر بوو. ینی لەم چەند ساڵی کۆتاییە لە خوێندکارانی زانکۆ تابیانی زانکۆیە هەتاکو گەنجانی شوێنەکانی تر بەڕاستی زۆر لەژێر فشاران، ینی هیچ شتێک نییە لە وڵاتەیە. بۆیە زۆر شدڕۆ ئەدات بەجیا لە هەموو ئەم شتانە. ئێمە ئەو دەرسەی کە ئەخوێنرێت لە زانکۆکانە، من چەندین هاوڕێم هەیە کە لە زانکۆ دەرسەڵێنەوە، هاوکارم هەیە کە لە زانکۆ دەرسەڵێنەوە، ئەڵێن ئەم گەنجانە بەڕاستی شتێکی وان نییە فێر ببێ. مەسەڵەن تۆ لە ئەوروپا هەر لە خوێندنەکانەوە مەسەڵەن خۆمەش بەڵێ لەوێش سیستمی سەرمایەداریە، بەڵێ لەوێش پیاسالاریە، بەڵام سەرەکی لێرە سیستمەکەمان زۆر خراپە. بۆی کە گەنجە بار بێنێ پێی وایە ئەبێت تۆ احترامی یان ڕێزی مێنەکەی ئەو کچەی کە لەگەڵتایە ئەو کەسێک کە لەگەڵتە بیگریت، هەر ئەوەی کە ئەوە ڕوویدا لە بری بێڕێزی، ینی ئەو پێی وایە ئەوەی کە ئەمانیانی ئێستا بڵێن ئیسلامی سیاسی زۆر تەرکیزەکاتە سەری مەسەلەی یەکسانی جەندەری ئەوانەی کە زۆر بوو بە فۆزایەتی گەورە لەسەری لەوە تێناگەن کە مەسەلەن نایەکسانی جەندەریە ئەمە زیاتر وا لێ ئەکات کە کچێک لەویایە بە هەر بیانوێکەوە کە بەر ئەمە ئەکەوێ، ینی بەر ئەم قورسی ئەکەوێ. بەڕاستی من پێم وایە قورسترین توندوتیژی بەرامبەر بەو کچەکراوە، ینی تا ئێستاش من دڵم ئەلەرزەکە بیر لەو ڤیددیۆیە ئەەکەمەوە، ینی بەڕاستی من دوعام بیرکەوتەوە زۆر بوو هەمان دیوان بوو. بەڵێ کارەساتێکی گەورە و بەست چیە ئەم لە ژیانایە ئەو لە ژیانانە ئەگەنا فەرقەکە چی بوو؟ جۆرێکی کەسێک کراوە بەڕاستی کە ئەمە ئەبوو. من ئەم ڕۆژ لە مقابلەیەکی تراکردم ئەوەی کە بەرامبەر بەژینە ئەمێنی کرا بەڕاستی، ینی ئەوەی کە چی لێ بەرهەم هات، ینی چی هێنایە پێشەوە. بڵێ ڕاستە خۆ ئەو حرەکەی کە لە ئێرانە مۆزوعەکە تەنها مەسەلەی حیجاب و مەسەلەی باڵاپۆشی ئەوانە نییە، کەڵەکەبوونی ئەو هەموو داخوازی و ستەم و چەسانەوەیە. بەڵام ئەوەی کە لێرە هەیە بەڕاستی سێرەکەی کەمتر ینی کاردانەوەیە. بەڵام من ئەم جارە بینیم، ینی ئەم گرتە ڤیددیۆ بینیم سەدان کەسم بینی ناڕەحەت بوون، ینی هەر لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە کەسانێک لەوانەیە کە کەسێک نەبێت لەم ڕیزانەشار لەگەڵ تابێ، بەڵام زۆر نیگەران بوو چونکە ناڕەحەتە بێ بڵێ هەر چێک بێ نابێ وای لێ بکرێت، وەکوی کەسێک تاوانێگەکە
تۆکسەر بچیت ئەوەی کەڵە ئەیکا بە ئێبرەدەی خاتە بەردەمی خەڵک ئەمە وابوو ئەنی یەکسان بوو بەوە بەڕاستی لەبەرەوە ئێمە بە هەموو جۆرێک بەرامبەر ئەوە ئەوەستینەوە و ئەم ڕۆژ خۆشبەختانە لەگەڵەوەی پشوو بوو لەگەڵەوەی کە بەڕاستیان دێکە زەر نەمەتوانی پەیوەندیان پێوە بکەم لەبەرەوەی خەڵک زۆری لێرە نەبوو لە پشووی ئیستراحەتا بوو لەگەڵ ئەوە شامە بەدایان کەس ئەمڕۆ وەستاینەوە بەرامبەر ئەو کردە ناشرینەی کە بەرامبەر بەو کچەکرا دەستان خۆش بێ زۆر جێگای دڵگەرمی بوو باسم کرد بەڕاستی هاتنە دەست دەنگێکی و هاتنە دەستێکی زۆر خێرا بوو بە ئومێدەوەی کە کار و هەڵسوڕانی تریشی بەدوایە بێ بار نەزانم تۆ وەختت بەرتەسکە و لەوە زیاتر مەحتەلە ناکەم بەڵام من یەک سەرنجم هەیە لەسەر ئەو کارانەی کە لە کوردستان نەکرێ دەستان خۆش بێ زۆر زۆر هاتنە دەستێکی باش بوو ئومێدەوارم کارێکە لە کوردستان نەکرێت لە ئاست و توانایی زۆربەیە بێ بۆ بەشداریکردن ینی مەبەستمەوەیە مەسەن زۆر جار زۆر کاری سیمبولیک هەیە ئەتوانێت زۆر باشتر دەور ببینێ لەوەی کە خەڵک کۆ بێتەوە مەسەن هەموو ژنان ڕەنگەکان نەکرێت مناڵەکانیان لە ماڵەوە بەجێ بێن بێنە سەرجادە لەگەڵ تۆیان ڕابوەستن خۆ پیشاندان بکەن ڕەنگە ئەنوا وەشکاڵ کۆتوبەند و قەید و شوزانم کێشیان هەبێت ئەوانە بکەن بەڵام هەر ئەوە کە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە لافدێک بەرزکەیتەوە و مثلا تێکستێکی لەسەر نووسراوێت کە من لە دژی ئەم دیاردەی مەتوانین بێ تەژێی ئەو جۆرە دەرکەوتانە بکەین لە شوێنی کارە لە شوێنی ژیانە لە ناو ماڵە لە ناو گەڕەکە وان نییە ژنان بەمە تێک چوون ژنان بەمە ناڕەحەت بوون کە ئافرەتێک بەو جۆرە لەسەر جادە بەو جۆری لێ بکرێ ئەمە ئیتر ئەمە ژینای ئەو دیویژنی ئەمە ژینای ئەم دی ئەمە توانێت کچی ئەو بێت توانێت خوشی بێ توانێت کچی دراوسەکەیان بێت توانێت کچیشی خزمی بێ ئەتوانین هەر کەسێک بێ لە خوشکان و هاوسەرانی ئێمە هیچ هیچێک لەوانە لەبەرەوە من وازانم کە ڕێگا هەیە بۆ دەربڕین ناڕزایی ئەو ڕێگانە ئاسانترکەین ئەو شێوازانە بەکاربێنین بۆ دەربڕینی ناڕزایی کە ئاسانە هەموو کەس دەستی پێگا لە بریەوەی کە شێوازی قورس و کە تەنها ئیلیتێک و تەنها دەستە بژێرە دەتوانێت تایە بەشدار بێت دەستان خۆش بێ و بڵێ حەزەکەم یەک شت لەسەرەوە بڵێم ڕاستەکەی من حەزەکەم لێرەوە ئەوە بڵێم بە جۆرێک کۆنتترۆڵی شوێنەکان کراوە جاری وا هەبوو تۆ لە بازارە هەستت بە ئازادیە کرد ئێستا دوو کەس لە ناو بازارە ئەگەر لفلێت بەنە دەست خەڵک ئاسایژێت بێت من قسەکەم لەسەرەوە نییە بەڵێ ئێمە لە شانزەڕۆژی دژی تونند و تیژیە کەم لە هاوکاران و هاوڕێیانی من لە ناو ڕێکخراوەکانە تووشی ئەوە نەبوو بێتن کە بەهاهوو کردبێتیان نەدەرەوە لە کاتێکە بەشێک لە ئیشەکان حکوومەت لەگەڵ یا بووە کەچی سێرەکەی هینە تحلیلیان بۆ ڕەنگەکە کردووە ئەم ڕەنگە هیچێ ئەوانە بەڕاستی بەپەلە هاتبوونە دەرەوە ینی مەکتەب مەسەلەن زانکۆ فەرمانگەکان ئەوەی کە ئێمە جاران دەستمان بە ئاسانتر پێ ئەگەشت ئەچین بۆ شوێنەکان بەڵام ئێستا هەتاکو تۆ ئیجازە وەرەگری ئێستا من بۆچی ئەمڕۆ وەکو شخص کردم بەڕاستی ینی نەچوون بە ناوی ڕێکخراو لە بروی مۆڵەتت نادرێتێ لە برەوەی دەڵێ بەرتەسکردنەوەی ئازادی لە ناو ئەم کۆمەلگایە یەکشت نییە هەر ئێستا من لە ناو بازارە چالاکیمان بۆ ژینە ئەمینی کرد بە ڕسم و بە گوڵ و ئەوانەوە هەر لە ناو جاڵتاکانمانە دەرمانە ناو خسمانە بەردەمی خۆمان و وێنەمان گرت و ڤیددیۆمان گرت و کە ئێمە نیشانی بێن کە ئێمە پشتیوانین بەڕاستی ئیجازەمان نایانێ یەکێک لە مشکلەکانی ئێمە بەرتەسکردنەوەی ئەو جۆرە لە ئازادیەکە لە ساڵانی پێشوە بۆ جۆرە نەبووە لە جاتی ئەو ماتۆر سواریە لە جاتی ئەو کەسانی کە لەو جێگایە ئاوا بەو کاریان بۆ کچە کردو پەلاماریاندا ژنانێک لەوێ بوونایە و خۆ پیشاندانیان کردایە هەتا سەیرانێکی ئاساییشان کردایە و هەشتی مارسیان بۆ نمونە کردایە بە جۆژنەوەوانە چوارلەوتان نابوو بە ئاسایش دڵنیام کەوایە دڵنیام کە دۆخەکە دۆخێکی ئاسایی نییە بەڵام بە هەر شێوازێک بێ ئەو شێوازەی دەربڕینی نازایەت ئەنەکە ئەتوانێت زۆرترین تایە بەشدار بێت ئەوە ئەتوانێت بێتە جەماوەری تر وە فراوانتر بێتەوە کاریگەریشی زۆرتر بێت دەستەکان خۆش بێت دووبارە بەهار زۆر خۆشحاڵم کە لەگەڵ مابووی زۆر سپاس دەکەم کە سەرباری مەشغەڵەت و دۆخی تایبەتی ماڵەوەتان بەڵام توانیت لەگەڵ ما بەشداربی دووبارە سپاس دەکەم هەر بژیت بەڵێ هاوڕێ ڕێبوار نازانم هیچ سەرنجێک و تێبینێکت هەبوو لەسەر ئەم بابەتانێکە هاوڕێ بار قسەیت لەسەرکردن زۆر دەستیان خۆش بێ زۆر کارێکی بەجێ بوو زۆر هاتنە دەست ئەمە هەلێک بوو بۆ ئەوەی کە
دەنگمان هەڵێنین و ئەو لەگەل هاوڕێیانی دەنگیان هەڵێنا زۆر بەخێر بێن و بەجێ بوو. ئەما لەمانە زیاتریش پێویستە توزانم کۆمۆنیستەکان حیزبەکان هەرکەس خۆی بە لایەنگری بەرابەری و ئازادی ژن و ئەوانە زانێ یعنی کارێکی سەرشەقام کارێکی عملی بهێنێتە کایەوە. پێم وایە تەجربەی ژیان ئازادی و بزوتنەوەی ژینە لە ئێران ڕێمان بۆ خۆشەکە. یعنی لە ئەوروپا ئەو کەسانەی کە ئەتوانن دەستیان بگەیە بە مەسەلەن پارلەمانەکان، دەستیان بگەیە بە خەڵکی ئەوروپا، دەستیان بگەیە بە خەڵکی کورد لە ئەوروپا، ئەتوانن هەر ئەم تیکە ڤیددیۆ بن و بڵاویکەنەوە کە ئەمە هەرو شتەیەکە لە ئێرانە قەومێ و هەرم دەرەوە پیا و سالاری کە چ ئارزکەم ئەمە دڕندەی سەرمایەیە کە ئەوە لە تاڵەبان و لە ئەم داعش و توزانم ڕژیمی ئێران و ئەم حرەکەتانە خۆی ئەنوێنێ. ئەمانە یعنی بەشێکیشی ئەوەیە سەرمەرگیانە لە قەفرتەی ئاخریانە. ئەمە ئیتر بەم لە قەفرتێشم ممکنە ئێمە سەدەمە ببینین لەبەرەوە هەرکی بتوانین هێزی بۆ کۆکەینەوە لە ئوسترالیاوە هەتاوەکو واشنگتۆن هەتاوەکو ئەوروپات وەک بۆ حرەکەتی ژینا کریا. ئەم ڤیددیۆ زۆر ئاشکرایە کە نیشان بدرێ لە پارلەمانەکانی ئەوروپا لە بۆ خەڵکی کوردووە بە هەر بۆنەیەکەوە بە تایبەت کە وە خۆتان ئەڵێن ئەم عتلە و ئیسراحەتیشە ئەوە سێ چوار ڕۆژی تر تەواوە بێ ئینسان بچێتە سەر شەقامەکان نەگەوەی بە تەماش بن ئەم سێ چوار ڕۆژە هیچ نەکرێ، بەڵام لە سێ چوار ڕۆژی ترەوە زیاتر خەڵک دێنە مەیدان و من دڵنیام ئەمە حرەکەیەکی بەهێزی لێ ئەوەشێتەوە ناکرێت لە ئەوروپا لە بڵێن بەغاو بەسرە و شوێنەکانی تری عێراق هەر لە ئێران دووبارە بە پشتیوانی ئەم حرەکەتە خەڵکی بێنە مەیدان. من پێم وایە هەروەکو هاوڕێبەهار ئاواز و هاتۆتە دەست هەر کەسی تر ئەتوانێت زوو بێتە دەست و ئەم حرەکەتە هەتاوەکو توزانم تەنووری گەرمە یعنی یەک ڕۆژ و یەک سەعاتی لێ نەوەستین بەڵکو باوەشێنی کەن کە حرەکەتێکی تازەی لێ بێتەوە و ئەمانە ئاخر ئیقدامەکانیان بن. ئێمە ئاگادارین کە مەلاوسی خوڕ و کەسانی زۆر مرتەجع و یعنی زۆر کۆنەپەرست لەم ڕۆژانە خۆیان نوانەوە لەم ڕۆژانە یعنی پێشەوەی ئەم ڕووداوە ڕووبدا هاتوون و چەڵتەچەڵتێکیان کردووە کە بێتەسیر نەبووە، هەر ئەوانە ئەبێت تەمێ بکرێن، یعنی ئەبێ بە هاتنە خەڵکی بۆ سەرشەقامەکان لە سلێمانیەوە هەتا کەرکووک و هەولێر و هەتا بەغاو بەسرە نەخێر لەویشە زیاتر هێتا سنە و تاران و ئەوانە لەویشە زیاتر هێتاوەکو ئەوروپا. بۆچی مەسەلەن ئەمە نەچێتە پارلەمانی ئوسترالیا و نیشان بدرێ ئەم ڤیددیۆ؟ کە من ئەو کەسانەی دڵیان پشت تێ بۆ ئازادی و بەرابەری و بۆ حەقی ژنی کورد و ژنی وڵاتانی دواکەوت و متمەنم ئەوە نەهێز ئەبێ کە لە ئوسترالیاوە هەتا ڤانکۆڤەر و کالیفۆرنیا و یعنی ئەم پڕتا ئەو پەر دنیا هەروەک لە مەسەلەی ژینا دەرکەوت ئەم حرەکەتە ئەگەر بەو گەورەیشە نەبێ بڵام چی ڕەنگە گەورەتریش بێ، بەڵام چاومان لەوە نەبێ هەوری خۆمان بدەین بەو پەڕی هێزەوە بینە مەیدان. زۆر باشە، دەستەکان خۆش بێ. زۆر سپاس دەکەم هاوڕێ گیان، زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت.
خۆش بیت ئەتوانی خۆش لەگەڵمان بن سپاسی ئێوەش کە ئەمتانە ڕەخسان زۆر سپاس دەکەم ئەگەر کاتت هەیە توانی لەگەڵمان بمێنیتەوە بەڵام من پێویستەکە میوانێکی تر بەشدارێکی ترمان لەگەڵە لەسەر خەتە ئەو بێمە پێشەوە زۆر سپاس وڵی منیش ئیتر قسەکانم کرد و فرسەتی تری ئەگەر ببێ دێمەوە خزمەتان وەختی خۆی یعنی ئەیمشە و ئیتر بە قسەکانی من بە تکرار نەبێ باش هەر بژی زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم هەر بژین شەوتان خۆش خۆش کاک فرسەتمان لەگەڵە لە چۆ لەگەڵمانی ببوورە ببەخشە بەڵێەوە کاگاسۆی بەڵام کاک فرسەت پێشتر لەگەڵمان بوو ئەم کاتت باش کاک فرسەت بەخێر جانت باش هەموو کاتێکت باش هاوڕێ دەستخۆشت لە یەکەم لەو بەرنامەی لەو کات ساتەدا هەر بژیت جەژنی سەریسادش لە بەڕێستان و تەواوی بینەران پیرۆزەکەم بژیت هاوڕێیان بژیت سەبارەت بە بارودۆخۆی کە لە سولێمانی ڕوویدا بەڕاستی تەشی شتێکە کە دەرەنجامی ئەو هەموو نادادپەروەری و نایەکسانی و نابەرامبەریەیە کە بەرامبەر بە مافی مرۆڤ ئەکرێتن بە تایبەتی ئافرەتان کە بوونەتە سوتەمەنی ئەو بارودۆخە بەڵام ئەگەر لە دیگای خۆمەوە لە ڕوانگەی خۆمەوە باسێک لە هۆکارەکانی ڕەخساندنی ئەو هەلوو مەرجانە و دووبارەبوونەوە و سەدبارەبوونەوە ئەو جۆرە کردارە نامرۆڤانەیە بکەین هێزە چەپ و ئازادی خوازەکان ئەمن ڕخنێکی توند ئاراستە ئەو هێز و چەپە و ئازادی خوازانە ئەەکەم کە لە کوردستاندا دەیانتوانی باشتر ڕۆلی خۆیان ببینن نیان بینیوە بەڕاستی چونکە ئەوەی چاوەڕوانی ئەکرێ لە بەدیهێنانی دادپەروەری و یەکسانی دادپەروەری و نەمانی جیاوازی چینایەتی هێزە چەپەکان لە پێشی پێشەوە لە ڕوانگەی ڕۆشنبیران و مرۆڤانی ئازادی خوازەوە کە بە شێوێزێکی جیاوازتر بە گروتونێکی زیاتر بە باور بەخۆبنەوەکی زیاتر پشتی و پەنای ڕۆشنبیران بن پشت و پەنای ڕێکخراوەکانی ئافرەتان بن تەواوی ڕێکخراوەکانی تر بۆ ئەوەی بڵاوبوونەوەی ئاستی هۆشیاری تاک بە شێوەیەک گەشە پێ بدەن کە ئەو جۆرەشتانە ڕوونەدان ئەوە هۆکارەکەی ئەوەیە دەرەنجامی بە حزبیکردنی کۆمەلگایە لە ساڵی 1970ەوە هەتا ئێستا هەردوو هێزی دەسەڵات ئەو هەندەی بە دوای بە حزبیکردنی تاکەوە بوون بە دوای ڕۆشنبیرکردنیانەوە نەبوون کە بێگومان بە ڕۆشنبیریکردنی کۆمەلگا و تاک بەگشتی زەرێکە بۆوان ئەوان دەیانەوێت کۆمەلگا بەرەو دواوە بژێرنەوە نەک بەرەو پێشەوە بچی ئەگە بەرەو پێش بچی ئەوان بەردەوام نابن لەسەر حکومڕانی بەو شێوازە کە ئێستا ئەیکەن بەڵام گلەیەکە لەوان ناکرێت لە بەرەو ئەوە هەدەفی خۆیانە ئەوە ئیش لەسەر تاکەکەن کە بە دوای خوێندنەوەدا نەچی بە دوای فکری چەپگەراییدا نەڕوە ئەوە هەندێک بە دوای گەڕانەوە بۆ باوەشی خێلەشی و دەسەڵاتی ئاغاپەرستی و کۆنەپەرستی دابڕۆن بەڵام گلەیەکەی من کە لە ئاراستەی هێزە چەپ و ئازادی خوازەکانەکەم ئەوەیە بەڕاستی لە سەردەمی شاخ کە ئەمن تەمەنم ماڵیدم 1970 لە دەشتی هەریری ئەژیب لە منطقەیمە ڕۆشنبیرەکان شۆڕژێرەکان بە پەنجەی دەست ئەژمێردران کە کاریگەریان هەبوو لە ناو کۆمەلگای ڕاستە هەموو هێزە چەپەکان دەوری خۆیان هەبوو بەڵام لە دەشتی هەری کەسانێک هەبوون وەکو شەیخ نەجبەدین مامۆ ڕەحمەتی و شەیخ تۆفیق حەریری و مام ڕەسوول بناوی و کۆمەڵە کەسانێک عەلی ڕەزگەیی و کۆمەڵە کەسانێک هەبوو سەرقافلەی ڕۆشنبیری بوو لە سنوورەکەی ئێمە زۆر بە گروتونی زیاتر هەتا هێزەکانی کۆمەڵەش بە گروتونی زیاتر دەوریان هەبوو کە لە سەردەمی شاخش بوون لەسەر کۆمەلگای بە ئاسانی ینی مەلایەک تەسیریان لەسەر مەلای هەبوو لە کۆمەلە لە گوندەکان تەسیریان لەسەر خەڵکی هەبوو بەڵام ئەوڕۆ لەو بار و زروفەیکە لەو هەڵە ڕقساندنەی ئازادی کە هەتا ڕادەیەکە ئەگە هەرچەندی برێن ئازادی نیە بەڵام هەتا ڕادەیەک هەیە بای ئەوەی کە هێزە چەپەکان بتوان بەرێشی پتە و دروستکەن لە دەرەوەی دەسەڵات کاریگەریان لەسەر ڕۆشنبیرکردنی تاکەبی من ئەو گروتینەی کە لە سەردەمی شاخە بوو کە ئەو کاتی تەمەنم باش بوو بە بیرم دێ
ئەو گروتینە لەو سەردەمی هەبوو ئێستا نابینم هۆکارەکەی ئەوێ نازانم ئەو قیادانەی کە سەرکردایەتی هێزە چەپەکان لەکەن لە کوردستان لەبەر ئەوەی کەم تەرخەمی ئەکەن لە سەردەمی شاخ بە گروتونێکی شۆڕژێرانەتر تێکۆشانیان ئەکردەوەی کە ئێستا ناز و نیحمەتێکی دەسەڵاتی سەرمایه‌داریان وەرگرتیە یعنی ناز و نیحمەتی بەرهەمی سەرمایه‌داریان وەرگرتێت تەأسیریان لەسەر هەیە ئەگەر عایلەکانیان بی ئەگەر خودی خۆیان بی کە لە سەردەمی شاخ نەبوو ئێستا ئیجازە بەڵێ ئیجازە لێرە من شتێک بڵێم بە گشتی ڕاستە چەپ ناخێتە ناو یەک چوارچێوەی گشتیەوە چونکە چەپی جۆر بە جۆرمان هەیە چەپان هەیە لەگەڵ دەسەڵاتە خەریکە هاوکاری چەپمان هەیە بە درێژەی کات هەمووی لە دژی دەسەڵات بووە هەردوو لا ممکنەکە وکوڕیان هەبێتوانە بەڵام ئەمانە پێکەوە ناکرێت لە یەک قاڵبادا بنرێن بەڕاستی چەپێکە بۆ لە کوردستانە لەگەڵ دەسەڵاتە نەبووە لەسەر لە ڕۆژی یەکەمەوە کاتۆتە پێشەوە لە هەموو جومگەکانە لە بەرامبەر دەسەڵات هاوەستاوەتەوە لە بەرامبەر پیلانەکانیان ئەوەستاوەتەوە لە بەرامبەر سیاسەتەکانیان ئەوەستاوەتەوە ئەوانی کە بەشدار بوون لە دەسەڵاتە ڕاستە بەشێک لە ئەو هێزانی کە خۆیان ناوناوە چەپ لە پەنا دەسەڵاتە بوون و بەڕاستی کەمترین ڕەخنیان ئاراستە یان ڕەخنیان ئاراستە کردبێ تۆزێک قوتوکەدان بووە تۆزێکەوە نیە نقۆچگرتن بووە لێرە و لەوێ نەک ڕەخنەیەکی ڕیشەی و جەوهەری کە تۆ جەماوەر بە دەوری خۆتابێنی ئەو خەڵکە ڕەشوڕوتە ئەو خەڵکە بێمافکراوە ئەو خەڵکە پەراوێزخراوە بەداخەوە پەنایان بردوتە بەر کۆنەپەرستی یعنی ئێستا خەڵکانەکەن مەسەلەن قسە لەسەرەوەکەن کە گوایە لاوانی سلێمانی و لاوانی کوردستان ئەزمەی هەویەتیان هەیە یاخود ئەزمەی ناسنامەیان هەیە گوایە شناسیان شناسنامی خۆیان نەدۆزیوە تۆ بۆیە کەوتونەتە داوی ئەم پیا و سالاریە بە بڕوای من ئەمە تەبریرێکی زۆر نابەجێیە ئەمە هینێکە بە جۆرێک تێڕوانینێکی لە غەربی ژواڵن لە غەرب خێزانی پەنابەرەکانیان خستۆتە گەڕەکی قەڵەباڵغەوە گەنجانیان بێکار گەنجانیان لە خوێندن دواکەوتوو لە هەموو ناحەیەکەوە دەژیری کێشەن لە ڕیخ خانوبەرەوە دەژیری کێشەن لە هەموو ناحەیەک و کێشیان هەیە بەڵام هەموو کێشەکانەکەن بە کێشەی ناسنامە لە بریەوەی کە بڵێن چۆنچۆنی معالەجەی مەشاکل اقتصادەکانیان بکەن مۆزوعەکان کردو بە ناسنامە بۆی خۆیان بدزنەوە لە بینەکانی تر خەڵکی شێ لە کوردستانەوە ئەڵێ بەڵام حقیقەتەکەی ئەوەیە ئەو گەنجانە کە ئەمڕۆ لە کوردستانە بەو شێوازەی کە بینیمان دەرکەوتون بەو شێوازە کە بینیمان دڕندن بەو شێوازە کە بینیمان دژەژنن ئەوانە خۆشیان قوربانی ئەم سیستەمەن و قوربانی ئەوە ڕاستی چەک وەکو تۆڵی و لە بەرامبەر ئەم دام و دەستگای دەسەڵاتەیە بەو توانە شۆڕژ جێرانەوەی کە هەیە نەوەستاوەتەوە بەشێک ممکنە دروست کاریان نەکرد بەڵام بەشێکیان ئەساسەن هەرەو نێنستەوە و کارە بکەن ئەم دوانە لەگەڵ یەکترا دەبج نەکەی من وازانم بەڕێزت پەیامەکەی خۆت گیان و من زۆر زۆر سپاس دەکەم کە بەشداری لەگەڵا کردم ئەگەر قسەیەکت مابێ حەزەکەی بۆ دواتری هەڵی بگری هاوڕێ ئاسۆ دەمێکە ڕاوەستاوە بە ئیجازەی بۆ بدەین قسەکان هاوڕێ ئاسۆ فەرموو من ئەمانەوێ جۆمان لە پەیبەکانی تۆ بێ هاوڕێ ئاسۆ هاوڕێ ئاسۆ جۆن لە ئێمەیە هاوڕێ ئاسۆ ئاگای لێمان نییە هاوڕێ ئاسۆ جۆن لە ئێمەیە جۆن لە ئێمە هاوڕێ ئاسۆ هاوڕێ ئاسۆ ئاگای لە ئێمە نییە لاوژە جەواد لەسەر خەتا فکری چەپگەراییدا نەڕوە بوو باوشی خێری دەسەڵاتی ئاگاپەرستی و کۆنەپەرستیدا بوو جۆن لە ئێمە هاوڕێ لەکەی من کە لە ئاراستەی گەزە چەپ و ئازادی خوازەکانەکەم ئەوەیە کە من ماڵیتم حەفتا و حەفتا بەرنامەکە هەیە ئاگادار نین کە لەسەر خەتن هاوڕێیان لاوژە و هاوڕێ ئاسۆیەوە هاتنە سەر خەت و ڕۆشنە دەرەوە هاوڕێ ئاسۆ هاوڕێ ئاسۆ جۆن لە ئێمەیە جۆم لێتە بەڵام نازانم بۆچی فەرموو ئێمەش ئەمانەوەی جۆمان لە تۆ بێ فەرموو بەڵێ لە دەرەوە نین قوربان جان ئێمە لە ناو
بەڵێ سەرچاو بەڵێ فەرموو ئەمە جۆ لێمە بەڵێ فەرموو بەڵێ چاک جۆم لێتە بەڵێ فەرموو من جۆم لێتانە بەڵێ من جۆم لە جەنابتانە سەری ساڵتان پیرۆش سەری ساڵ بۆ هەموو لایەکە خواچین سەری ساڵێک دەستان خۆش بێ سەری ساڵتان پیرۆز بێت بۆ هەموو لایەک هیوادارین ئەم سەری ساڵە نەڵێنەوانێ خۆزگەم بە پار چونکی ئێمە هەر بەرەو دواوە ڕۆی بەداخەوە هەتاکوێ ساڵەکان تێپەڕێنین تاوان ئەم ڕووداوانە کە ڕووی داوە زۆر جێگای داخە زۆر جێگای شکستیە بۆ کۆمەڵگەیەک لە عەسرێکی ئاوا سەردەمدا ئێمە با ئەوەشمان بیر نەچێ یعنی ئەم ڕووداوانە بۆ خۆی چەند لێکدانەوەیەکی هەیە و تەرابوتێکی گەورەی هەیە بەو سیستمەوە کە لە وڵاتەکەیە ئەگەر سیستمێکی بەرەو مەسلەی بەرەو چۆوە ئەڕوات یعنی ئەمە با ئەوە ڕوون بکەینەوە کە دیموکراسیەت لە وڵاتەیە ئایا لەنا ئەو سیستمە بەرقەرارە ئایا دیموکراسیەتی تایە یاتیانە یان هەتا ئێستاش خەڵک بەشداریەکان لەوەیە کە چۆن جلوبەرگ وە چۆن خواردنە خۆی وە چۆن شتە خۆی حکمی خوایانە بەسەر تویا بدات یعنی ئەو حکمەی ئیلاهیە و حکمەی جمهوری ئیسلامیە کە ئێستاکە لە چواردەوری تەوقی بابلین کوردستانە هەیە ئەو حکمە ساش هەر تاکوێشاکە تەسیری خۆی گەورەی هەبووە بۆ ئەوەی ئەو خەڵکە کۆنە پەرستانە بەردەوام هەوڵ بدەن کە تاکوێشاکە نەگەڕێنەوانێ ڕزگار نەبن لەو پند و قەیدانەی کە ئەم جمهوری ئیسلامی دایناوە ئێمە با ئەومان بیر نەچێ شەماڵجان ئەگەر شۆڕشی پیشەسازی باسکەین لە ئەوروپادا وەختی خۆی شۆڕشی پیشەسازی تەبعاً تەمورەی ئافرەتەکان هیژنان درێژ بوو بەس لە مەچینەکانە سوڕانە بەرەوە سەرمایهداری بڕیاریدا کە تەمورەکانە بێت دروست بکرێت ئەبێ ئەو جلە درێژانە نەمێنێت یعنی ئەم شۆڕشە پیشەسازیە ئێمە بە دوای 300 ساڵ ئەنجا دوایی کەوتۆتە ناو ئێمەوانێ جا ئەم بنەما ئیقتصادیانە ئایا کە با بڵێن تەمورەکە درێژەکرێتەوە یاخود بەرزەکرێتەوە ئەمانە هەمووی بەسراونەتەوە بە کۆنجەکتور و بە تەسمیمی باری اقتصادی و باری ئیداری لەو وڵاتانەیە چۆن بەڕێوە ئەچێت با ئێمە بیرمان نەچێت شەماڵجان هەر زۆر لەمەوە پێش نەبوو دوعا ڕەجم کرا بە بەرد کوژرا یعنی دوعا بەس لەبەرەوەی کەوا هەستێکی خۆشەویستی هەبوو بۆ کەسێکی تر دینێکی تری هەیە یعنی ئێمە ئەم کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەی بەڕاستی کۆمەڵگەیەکە هەتاکو ئێستاکە تاسیراتی دین و مەزهەب و پیاوسالاری تایە زۆر گەورەیە لە کۆمەلگاکانی تریشا بێگومان هەیە یعنی ئەومان بیر نەچێتەوە لە شوێنێکی وەکو هیندستانە ساڵی 37,000 تعداکرێ لەسەر ژنان لێدرێن و بە حکمی ئەوەی کە دیانەتی جیاوازەیە بە حکمی ئەوەی کە مڕالی جیاواز و پیاوسالاری جیاواز لە کۆمەلگاکان شتەکان جیاوازە فەرقەکات بەڵام ئێمە ئەگە ئەم ڕوانگەیە ئەم شتە بپێوینێ یعنی بۆ ڕووداوەکەی هوانە بە حەق ئەم ڕووداوانە بۆ خۆی هەر هەمووی یەک جۆرە تەرابوت و یەک جۆرە وابەستەجی هەیە بەو سیستمەوە بەو سیستمەوەی کە ئەم جۆرە کارە شتانە ئاواهی بەڕێوە ئەبات جا من حەز ناکەم زیاتر کاتی بەرنامەکەی ئێوە بگرم بەداخەوە من جۆم لە هاوڕێیانی تر نەبوو چونکینە لە سیستمەکە چتە دەرەوە بەعسە جارێک کە نەختێک با بڵێن دیرەکتیانمێنیت لەبەرەوە ڕێزم هەیە بۆ دادەبەهار و دادەڕێبوار هەرچەنە جۆم زۆر لە قسەکانی ئەوان نەبوو بە سیوادارم من قسەکانی ئەوانم دووپات نەکردبێتەوە کاتیشم خۆش بێ دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم هاوڕێیاسە بەشداریت دەست خۆش بێ هەر بژیت چاوم سەرکەوت بۆ پێداویستی بەرنامەکە مەجبورم لە کادرەکە بتکەمە دەرەوە بەداخەوە کاتێکی خۆشت سەری ساڵت پیرۆز بێ دووبارە زۆر سپاس بۆ ئێوەش هاوڕێ لاژی گوێ لە ئێمەیە هاوڕێ لاژە گوێ لە ئێمەیە
هاورە لاژە گوێ لە ئێمە سارە شەماڵجێ لە دەنگمە من گوێم لە دەنجی ئێوە نییە نازانم بۆچی ئێمە جۆمان لێتە بەڵێ بەڵێ ئەک لەحزە لەوانەیە کێشە لە لای خۆمەوە بێ لە لای خۆتەوە بڵێ دەنگ لای خۆم زایف بەڵێ 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 پیرۆز بێ ساڵی تازە لە تۆ لە هەموو بینەران و جێگرانمان پیرۆز بێ ئاورە شەماڵ ئەم کاتەی تۆ هەموو بەڕێزانە باشکە بەشداریان کرد لەم بەرنامەیە خۆشحاڵمێدوارم تەندروستیت باش بێ و سەرحاڵبی زۆر سپاسیتر چۆن بڵێ وردەوردە ئینسان لەگەڵ واقعاتەکەم ڕادێ منیش لەگەڵ واقعاتی نەخۆشی و بارودۆخی خۆ خەریکە عادەت دەکەم وەگەڵێن زۆر سپاس دیارە سەرەتاوە بڵێم دەستخۆشی بۆ ئەم بەرنامەیە زۆر سپاس بۆی کە ئەم بەرنامە گفتوگوێت کردەوە بە پرسێکی گرنگ بوو گرنگیش بوو کە قسەی لەسەر بکرێ گفتوگۆی لەسەر بکرێ بۆ سپاس بۆەوەی کە بەهار و بەهارەکان من وەک بەرەی ئازادی خوازی و یەکسانی خوازی لە کۆمەلگای کوردستان کاڵم بەهار و بەهارەکان بەهار وەک نمونە وەک ڕەمزێک کە هەمووشە جێگەی سپاس و تەقدیرە کە هەوڵەدا ماندووە بێ پێشڕەوی دەکا بڵێ بازی جارداهێنانیش بە جۆرێکە نوێنێ کاردانەوەیە بێ لەسەر کار و چالاکیەکان زۆر خۆشبەختانە کە ئەو کەسانەمان هەیە لە کوردستاندا هەتا کەسانی ئاوامان هەبێ ئومێدمان زیاتر و زیاتر دەبێت بۆ گۆڕانکاری و بۆ باشترکردنی بارودۆخ و وەزعەکە و قوبوڵ نەکردنی ئەوەی کە هەیە و دەیبینین بەنسبەتەوە من ئەوڕۆ نازشتێکم حتا لە تۆری کۆمەڵایەتی بڵاو کرد بۆ کامە هیچ جیاوازیەک نییە لەگەڵ بزوتنەوەی کە لە ئێران بەناوی ژیان ئازادی هاتە مەیدانەوە و قسەی نامینی لەگەڵە و پرسە دیارە زۆر گفتوگۆی دروست کرد هەندێک قسە و باس کرا هەندێک دیبەیتی دروست کردی و ناچارش بوومە باوەش برم ڕاستیەکەی بڵێ هەندێک کۆمەنتێک بسرمۆندا شتایەک وتراوە بەڕاستی ئەوەی کە من جێگەی بیرکردنەوەیە بۆ من زۆر بەڕاستی ینی بیری لێ دەکەم و بۆچی ئەو کۆمەلگای ئێمە بەرەو ئەوێ ڕۆیشتووە من خۆم ئەس لەوە ئەەکەم لە ساڵی 92 یا 93 بوو تالاچێکی وەرزشی هەبوو لە کۆیە لە ساحەی فوتباڵی کۆیە تەنها کچێک بوومە لەوێ ئامادە بوومە ئەو پەڕی ڕێز و احترام بۆ گیراوە کورسی پێشەوەم بۆ گیراوە بۆم دانراوە لەوێ دانراوە ئەو پەڕی ڕێز و احترامەوە نەگەوەی برەی سوکایەتی یانم پێ بکرێت باشە ینی ئێستا من بیر لەوەکەمەوە کۆمەلگایی ئێمە بۆچی بەرەو ئەوێ ڕۆیشتووە چی وای کردووە پێم وا بێت تۆ لە سەرەتاوە من هەندێک کێشەمە بوو تا داخل بووخێری توانم لە ڕێگەی هاورەم جەلیلەوە داخل بم لە لیچی ئەوەوە جێم لە هەموو قسەکان نەبوو بەڵام قسە و باسێکان لەسەر مەسەلەی دەسەڵات و پرسی دەسەڵات کرد لەم بارودۆخەیە کاریگەری چییە من هەمیشە پێم وایە و بەپێی دیراساتێکە پێشتر کردومە و مطالعاتێکم بووە لەسەر مەسەلەی پەروەردە و فێرکردن لە کۆمەلگا ئەمەی کە دەسەڵات دەیەوێت کۆمەلگا چۆن فۆرم بکە یەکێک لەو اینێکە دەسەڵات دەیەوێت کۆمەلگای پێ فۆرم بکە مەسەلەی پەروەردە و فێرکردنە ئایا پەروەردە و فێرکردن لە کۆمەلگای ئێمە لەکوێ ئاوەستاوە نەگەمە بڵێ بۆ کۆمەلگای سەرمایهداری و بۆژوازی من دوو منداڵم هەیە 5 ساڵ تەمەن بینیان بووە لە 5 ساڵی بینی کچەکەم و کوڕەکەمە تەمەنی کچەکەم و کوڕەکەمە لە مەراحلی مەکتەبیان چۆن بڵێ ئەو گۆڕانکاریەم هەست پێ کردووە کە لە پەروەردە و فێرکردنی دانیمارکە هەبووە کۆمەلگای دانیمارک لە 20 ساڵی داهاتووە ئێوێ بەرەو چێ بڕوە ئێوێ ئەو کۆمەلگایە بەرەو چێ بە دەسەڵاتی کوردی لەم 30 ساڵەیە ویستێتی کۆمەلگا بەرەو چێ بە ئەم بارودۆخەی کە ئێستا ئەوڕۆ لە کوانای لە سلێمانی دەیبینین یەکێک لە هۆکارەکانی من ناڵێم هەموو هۆکارەکانی شێوەی پەروەردەی دەسەڵاتە مەسەلەی پەروەردە و فێرکردن کە لە حەزانەوە دەست پێ دەکات نەکە لە خوێندنگا و لە پۆلی یەکەمی سەرەتاییەوە ئەمە هەر بۆ کۆمەلگای بۆ بۆرژوازی و سەرمایهداری وانییە ئەمە بۆ ئێمە ژوایە بۆ چەپ و کۆمەنیستەکان من هەر ئێستا مەقالەیەکی هینم لایەک لە کتێبێکا بڵاو بۆ تۆ بە زمانی دانیمارچی لامە کلارازتکین کە بەناوی پەروەردەی سوسیال دیموکراتی دەورانێکە کە پێشوەی کە کۆمەنیستەکان
و بەش من سۆشیال دیموکرات و کۆمەنیستەکان جیابنەوە کە هەمووی سۆشیال دیموکرات بوتەوە نای پەروەردەی سۆشیال دیموکراتیا من بەداخەوە بارودۆخی تەندروستی و ئەو وەزعەتی بەسەر مادڕێگر بوو لە بەردەمەوەی کە وەرزجێڕمە سەر زمانی کوردی دەنا یەکێک لە مەشروعەکانەوە بوو کەم مەقالەیە وەرجێڕمە سەر زمانی کوردی نای پەروەردەی سۆشیال دیموکراتی باز لەوەکە کە ئێمە چەپ و کۆمەنیستەکان چۆنەوەی داهاتوومان پەروەردە بکەین پەروەردە تا چەند کاریگەریە بێ هەیە لەسەر ئەو کۆمەلگا دروستە ئێمە لە داهاتوو ئەمانەوێ ئەو کۆمەلگای ئەمانەوێ من پێم وایە دەسەڵاتی کوردی 30 ساڵە ئەمەی هینێکەیە نەحادی بە چەکسوک بە بژمار و بەهین فۆرمەکەن کۆمەلگا فۆرمەکە کۆمەلگا بەرەو کۆنەپەرستی دەبا بەرەو دواکەوتویی دەبارەوەی کە تۆ باس کرد یەکەم ڕۆژەکانی هاتن دەسەڵاتیان کرد لە شاتیان کرد ژنانیان بەناویەوەی کە هاوکاری باسن و نازانم چی وچن چیرۆر کرد ئەم ڕۆشە کوژیەی ژنان کە لە کۆمەلگای کوردستانایی بینین قەبرستانی بێناو پێم وان نییە بێناو نیشان لە هیچ شوێنە چەوتنیە جونجی مەسئولە بووە بەڕێز و احترامەوە باسی لێوکراوە و چەوکە گوڵینەی لەسەر دانراوە ئێستاش لە شانزەلیزەی پاریسا بۆ پەڕی احترامیەوە ڕۆژانە بەرپرسەکانە چەند هینی لەسەر دادەنێن دەستە بۆ مۆمی بۆ هەڵەکەن و هینی بۆ بەڵام نەمان بیستووە کە قەبرستانی ژنانی بێناو نیشان هەبێ کۆمەلگای کوردیان بەرەو کوێ بردووە چۆن فۆرمی ئەو کۆمەلگای کوردیان کردووە لە ڕێگەی ئینسانەکانەوە ئینسانەکان تێک دەشت نازانم تۆ بیرتیان کاتی خۆی لە هەولێر ژنێک بە ناوی سەمیعا زیندە بە چاڵ کرا بە زیندوێتی خرایە چاڵە هەر لە هەولێر بەڵێ یعنی ئەمە ئەم دەسەڵاتە کە ئێمە هەمانە لە کوردستانە لە خلالی 30 ساڵەیە لە هەڵەبجە زیاتر ژنی کوشتووە لەسایی ئەم دەسەڵاتەیە لە هەڵەبجە زیاتر ژن کوژراوە بەبێ ئەوەی یەک تاوانکاریان ڕوبەڕووی دادگا بکرێتەوە ئەخر خۆ دروستەکە من کەس ناتوانێت ینی ئیسلامیەکان پاکیزە بکالەوەی کەوا چیان کردووەوە چی ئەڵێن هەموو ڕۆژە لە مینبەرەکانەوە چۆنەوەی کە لە هوانە ڕوویدا ئەوانە تەطبیقکردنی بازێک لە فەتوای مەلاکانە کە بەدەستی خۆت ئەم جە و فەزا کۆنەپەرستیان دەورەیە دروستکراوە حقیقەتەکەی ئەوەیە چێ زەمینەی ئەمەی خۆڵقان یعنی ئێمە تۆ نازانە بیان لە ساڵەکانی نەوەتەکانە بۆ هەر لە شاری سلێمانی ماوەیە بوو تێزاویان نەکرد بە قاچی ماوەیە بوو لە ناو بازاڕەکان کەبینیان دانا ژن نەیوێرا بە بەردەمی مزگەوتی گەورەیە بڕوە ئەگەر لێرە پێت بپڕم لە 95 دژی ئەو تێزابە لە سلێمانی ناڕەزایەتیمان دەربڕی حرەکەتمان کرد کەمین دانرا کەمین ژنەکان هەفتنەوەش خۆشمان عەسابەی دەچوینە ناو شار کەمین دائەنرا کەمینەدانا و ئیسلامەکانە کەوتنە کەمینەوە هاتن ئینیانە کرد و پەلامانە درراوە بوو بە شەڕ لە ناو شارە بۆی کەوا ژنان پارێزراوە بکرێت ئینیازانی ئەمە بەبەر چاوی ئاسایشەوە ئەمانە ئەکرا ئاسایشی شاری سلێمانی ئەیتوانی هەموو چەپەکان و هەموو کۆمونیستەکان وانە لە ناو شارە قڵاچۆکە بەڵام هەرگیزە و هەرگیز لە بەرامبەر ئیسلامەکان ئەم کارایی نەئەکرد و خۆشی ڕێگەدا ڕێژەری ئەوانە و ئێستاشی لەگەڵا بێت ئێستاش کە لە شاری سلێمانیە بەڕاستی هەر ڕۆڵەکانی ئەوانەی کە من شەرێکی شێکۆم خوێنەوە کەمێک پێشێستا دارکونکەرە هەر دانکۆرگەرەکانی سەردەمی خۆی بوون کە لە شاخە ژنانیان لەسەر عەشقە کوشتووەوانەوە کوڕەکانە لە شارەکانە حکومەکەن و دانیشن بە ناوی پاراستنی ئاین و دابوونەریتی کوردەواری ئەوانەوە شوێنانە داخن کە خۆیان کردویانێتەوە ئەو شوێنانە داخن کە خۆیان خەریکن تیجارەتیان پێوە کردووە کە مەسئولەکانیان پێی دەوڵەمەند بوون کە مەسئولەکانیان وەختی فراغی خوانێتیا بەسەرە بەن ئەو شوێنانە داخن ویکەن بە منەت بەسەر خەڵکەوە گوایە پارێزگاری لە دابوونەریت و نازانم ئەم پارێزگاری لە دابوونەریتە تا چوو ئەڕوا تا چ جێگایەک و ئەم پەتەق لە ملی ژنانی کوردستانە تا چەند تومەکرێتەوە تا بخینچێنێنەوەمانە بەرحاڵ دەست خۆش بێ ئیجازەم بێ دوو خاڵی تریشە بۆ ئیشارەتم پێدا بە هەر لە چوارچەوەی کار و چالاکیەکانی دەسەڵات بۆ فۆرمکردنی کۆمەڵگە شتێکی ترکە بەکاری هێناوە بەڕاستی وەسیلەی ترکە بەکاری هێناوە دەستگای ڕاگەاندنە هاوڕە شەماڵ تۆ خۆت پۆستێکت بڵاو کردەوە لە هەفتەی ڕابردوودا لەسەر ئەو دکتۆرەی کە نازانم خۆی نەخۆشی دەرونی هەیە دەروون ناسا کە چی وتووە لەسەر مەسەلەی جانتای کچان و ئەمانە
تەمەشارەکەم دوێنێ ئارە بە بۆنەی سەری ساڵەوە یەکێک لە پرجمهورترین کەناڵەکانی کوردستان و لە پینەرترین بەرنامەیان لە دوێنێ ئێوارە سەعاتی 6 ئەمیان هێناوە بۆ محەلیلی سەری ساڵ و ساڵی تازە و ساڵی ڕابردوو و ساڵی داهات تەجاڵت نابن لەو کاتەیە و ئینسانە دێنە سەر کەناڵانەی کە خۆی بەڕاست و بە ئۆپۆزیسیۆن و بە قسەکەری خەڵک ئەزانێ من پێم خۆشە لاو ژالێرە ئەو لە قتەیە پیشان بم بەڕاستی لە تەلەڤیزیۆنانەی هینا کە دوێنێک پۆستێکشمان لەسەر دابەزان لە فەیسبووکە پێم خۆشەوە دابەزێنم لێرەیە کە ئەو برادەرە چۆنی باسی ئەم هینەیە کردووە ئەم ڕووداوای کردووە کە ئەمە یەکێکە لەوانی کە لە سلێمانی یەکێکە لە میدیاکارە ناودارەکانی شاری سلێمانی کە گوایە بەڵێ ئەمەی لێرایە ئەگەر ببینرێت ئێستا با کەس خۆی نەکا بە چۆخای ئەو کچە کوا دایک و باوشی چونکە لە شەوی 25/12 لە سلێمانی حەفلەیە هەر نازانم معنای چی ئەمە شکور هوشیارە مەحوی خۆی تێگات کۆ دووشت باسەکە ئەوانە وێنی پێشوتریە و خانمە لە کاتی پرۆڤە ئەمە ئەم برادەرە ئەمە میدیاکارێکی ناسراوی سلێمانیە کەناڵی ئۆپۆزیسیۆن بڵێن کە خۆیان بە ئۆپۆزیسیۆنی دەسەڵات دەزانن کە یەن هاتووە ئەم پۆستی بڵاو کردوەوە لەسەر ئەم کچە وەک ئەوەی کەوا ڕەوایی بدا بۆی کەوا پێکراوە کەس خۆی نەکات بە خاوەنی بە چۆخای ئەو کچە کوا دایک و باوکی کچێک ئەگەر دایک و باوکی نەبووەوانێت کۆمەلگا خاوەنی نییە کەس خاوەنی نییە هەر چی لێ بکەی قابلیەتی و ئەوەشی کە بەسەری هاتووەوانە جۆرێک مەسرحیە گوایە پرۆڤی کردو پێشتر لەسەر ئەم شێوازەیە لە مامەڵەکردن کە بەڕاستی میدیاکانی کوردستان لەسەری کارەکەن و ئەو قسەی تۆ تەواو دقیق دروستە ئەمەیە کە کۆمەلگای پێ لە قاڵ بەدرێ پارە و پول و سەروەت و سامانی خەڵکی کوردستان خەرجەکرێ بۆ ئەم میدیایانە بۆ ڕاهێنانیان لەسەر ئەم فەرهەنگەوە لەسەر ئەم دواکەوتویە و ئەمە ناتوانانی بڵێ ئیسلامی کەناڵی ئیسلامی سیاسی ئەمە کەناڵی ئۆپۆزیسیۆنێکی بەحساب مەدەنیە ئۆپۆزیسیۆنێکە قەراروا بوو بێ بە بەدیلی دەسەڵات ئەمە کەسێکە لە کادرە بەرجەستەکانی ئەم کەناڵە و ناسراویشە ئەمە ئەو تێگەیشتێتی لەسەر ئەم ڕوودا هاورە شەماڵ تۆ سەیری کە هەر ئەمە نییە چەند ڕاگەیاندکار چەند سیاسی و بەحساب ئەندام پەرلەمانەوەمانە من دکتۆرەیەک بۆی نووسی و نووسیەتی تۆ چۆن بەرگری لەماکەی دکتۆرەی اختصاسی ژنان لە کاتێکا لە بری ئەوەی ئەمانە بێن تەحلیلی ئەوە بکەن ئەم ئینسانانە بۆ نامۆکراون لێک چکر بۆ نامۆکراون لێک ئەگەر ساحەیەک نازانم چی لێ دەکرێت لەو ساحەیە زۆر شتی جۆرا زۆر وتراوە نازانم کامیان ڕاستە من لەوێنیم و لەو شوێنانەنی و نازانم چ ڕوو دەدا بەڵام ساحەیەک نەشیاوە هەیەکی نامەعقولە ئەومە منداڵە 12 ساڵ و 13 ساڵە لەوێ چیەکە دەسەڵات لەکوێ وەستاوە بۆ ئەگەر شوێنێکی نامەعقولە بۆ هەموو گەنجە معقولە بۆ کچێکی 16 ساڵ من ئەوەی زۆر دڵم بۆی ئەبێتە خوێن خۆم کچێکمەیە 7 ساڵە کچەکەی خۆم دێتە بەرچاو کە یەک تۆ شخصێتی بشتە تەحەڕوشی لە شوێنەکەەوە پێ بکرێت چۆن کاریگەری لەسەر نەفسێتی دانێ بۆ داهاتووشی دڵم بۆەوە ئاگر دەگرێت کە کچێکی 16 ساڵ بەم شێوەیە لە کۆمەلگای ئێمە تەعاملی لەگەڵ دەکرێت هەڵسوکەوتی لەگەڵ دەکرێت بەداخەوە خاڵێکی تر ئەگەر ئیشارەتی پێ بدەم لێرە مەسەلەی ئەوە ئەجەد ئەمەش هەڕە پەیوەندی بەدەسەڵاتەوە هەیە مەسەلەی ئەو هەموو مەلا و مینبەری مزگەفت و نازانم هەموو ئەتوانی لەگەڵم بمێنیتەوە خاڵە هەڵگرین بۆ دوایی من پێم خۆش ئەگەر ڕێگەم پێ بدەی ئەمە یەک شت بڵێم لەگەڵت دەمێنمەوە شەماڵجیان بەس یەک شت بڵێم ئێمە بەس مینبەری مزگەوتەکان لەبەر چاو نەگرین باسی ڕاگەیاندنمان کرد تۆزێک پێش ئێستا بڕۆ ناوی کەناڵە محەلیەکان زانی چەند سەد کەناڵی محەلی ئیسلامی هەیە کە مەلایەک بۆ خۆی لەسەر بانی ماڵی خۆی دانایەوە من بۆکسێکمەیە لە ماڵەوە هەموو کەناڵە محەلیەکان دێنێ ڕۆژانە ژەهر لەو کۆمەلگایە بڵاوکەنەوە دەسەڵات لەکوێ وەستاوە بێگومان وایە بە تەفسیل قسەی لەسەرەکەی شتێکمان لەسەر ئیسلامەکان نەوتووە کاردانەوەکانیشیان نیشانە دەین بەڵام
هاوڕێ فرسەت لێرە باسێکی لەگەڵمانە کرد. هاوڕێ فرسەت قسەت لەسەر دەوری ڕۆڵی چەپەکان کرد. بە بڕای تۆ چەپەکان چی بکەن لە دۆخێکی وایە بە بڕای تۆ لە دەوری چی کۆ ببنەوە و چی ئەتوانێ ئەو سیاسەتە بێ ڕۆ چەپەکان بیگرنە بەر بۆ بەرەنگاری لەگەڵ ئەم دۆخەیە. ببوورە دەنگت نییە هاورە دەنگت قەتە کردمەوە بەڵێ فەرموو ئەوەی ئەرک و زەروریەتە لە سەرشانی چەپەکان بەڕاستی دەبی بە ڕوحەتی سەردەمی شاه بە گوڕوتینێکی جار بخۆنەویستانە دەبی بەرەنگاری ئەو سیاسەتە تاکرەوەیانەی دەسەڵات ببنەوە بەڕاستی کاریگەری بکەن لۆبی دروستکەن لە ئەوەی ئاستی هوشیاری تاک بەرزکەنەوە بەبێ بەرزکە بەبێ یەکگرتنی هێزە چەپاکان کەسانی ئازادی خواز و هێزە چەپەکان بە هەردوو چینەوە پیا و ژن چکە لە ڕوانگەی چەپەوە بەڕاستی هیچ جیاوازێک نابدرێ لە بینی پیا و ژن هەردووشان مرۆڤن ناکرێ ئەدەبی ئەو تۆقە بشێندرێ بە تەواوی بە گروتنێکی تەواوەوە بە باوەڕبوونێکی تەواوە هێزە چەپەکان یەکدی بگرن یەک ئاراستە بن بەرەنگاری دەسەڵات ببنەوە کە چیتر ئەو کۆمەلگای بەرەو هەردێر نەبات چکو دەسەڵات هیچ پەیامێکی پێ نییە هیچ شتێکی گەشتبین لە سەرانی دەسەڵاتەوە نابیندرێت چکو بەرژەوەندی وان لەوەدانە بەرژەوەندی وان لە گەڕانەوەی کۆمەلگایە بەرەو دواوە تەنال و ئەوەی ئەوان لەسەر ئەو نازوو نیعمەتەی بە هەدەردانی دەسەڵات و بە هەدەردانی سامانی وڵات بۆ کارهێنانی بۆ بەرژەوەندی شخصی خۆیان بەردەوامە بن وەشتی زیاتریش ڕوئەدا بۆیە بۆ ڕێگەگرتن لە شتێ ئەرچی هێزە چەپەکانە بەڕاستی کە یەدی بکردن بە تایبەتی حەزبی شوعی کە کەمتەرخەمی نەکردووە لە کوردستان بەڕاستی تەواوی ڕێکخراوەکانی کە حزب هاوکاریانە کاس کۆمەڵی ئافرەتانەوە یەکێتی قوتابیان و یەکێتی لاوان ڕێکخراوەکان جەماوەری بەگشتی هەمویان حزب بە شێوازشی تەواو پاڵپشتیانەکە و ئەوەی لە توانێکی دابی کردیتی بەڵام ئەرچی سەرشانی تەواوی هێزە چەپەکانی ترە لۆبی تەواو دروستکەن پشت و پەنای یەکتی ئەگەر خۆ بە چەپ بزانن ئەگەر خۆشیان بە چەپ نازانن بەڕاستی چیتر ناوی خۆر بکەنە چاوی خەڵکی تر لەبەر لێزیبوونیان لە دەسەڵات و بەرژەوەندی شخصی کۆمەلگا ئەوها کەمتەرخەم بن لە ئاستیان لۆبی دروست نەکەن هەروەکو هاوڕێمان وتی لە ئێران لەسەر چەپسانەوەی ژنێک شۆڕەشێک دروست بوو ئەخر چۆن نەکرێ لەسەر ئافرەتێکی وها ئەو کار درڕندەرێ بەرەمبەر بە هەوایە کرا هیچ دەنگدانە ڕنگدانەوەیشی حزبی شوێی بەیاننامەی دەرکردووە لەسەر ئەم ڕووداوە وەڵا بەیاننامەم نەدیتووە دێ باشە بەرحاڵ ئەزانی چۆنا من ئەزانم لە ناو حزبی شوێیە کادری زۆر بەرجەستە و باشن کاردری زۆر خۆداسایی کەسانی دڵسۆز و بڵێن ماندوونە ناس و ڕۆشن هەن لەسەر ئەم کارانە و لەسەر ئەم ئەهدافانە بەداخەوە هەموو حیزبەکە لەو ئاسیا دەرناکەوە زۆر ڕاستە زۆر ڕاستە من لەگەڵتم عفوم کە بەس ئەوەندەی برێم بەس ئەوەندەی تەواوکەم بەڕاستی قەواعیدی حزبی شوعی لەگەڵتم زۆر بە تەواویش لەگەڵتم دەستخۆشیش لێ یەکەم کە ئەوە تورژاند قەواعیدی حزبی شوعی هەتا ڕادێکی سەر هێزقان بە تەواوی کادیرەکانی کەمتەرخەمیان نەکردووە بەڵام قیادەی حزبی شوعی بەڕاستی زۆر کەمتەرخەمە لەو ئاستەی نییە گلەیەکی زۆری ئاراستە ئەکرێ لە تەواوی ڕێکخراوەکان ڕۆژانە نییە گلەی ئاراستە نەکرێت ناکرێوەبی هیوادارم چیتروانە زۆر باشە بەڵام بە هەر حاڵ بەمە کۆتایی بێنم نەبێ بەگلێ و گازەندە لە حزابەکان مەیدانی کارکردن بۆ هەموو کادرەکانی حزبی شوعیش کراوەیە لەناو حزبدا شەرت نییە خەباتی سیاسی و خەباتی جەماوەری لەناو حزبی سیاسیا بکرێ ئەو کادرانە بۆ خۆشیان ناتوانن لەناو جەماوەرە لەناو خەڵکە بە ئاراستەی بەرەنگاری لەگەڵ خەڵکانی تری چەپی منفەرید یاخود ئەحزابی ترا هاوکاری بکەن و بەرەو پێش بچن بەرەو ئەو بەرەنگاربوونەوەی ئەم کۆنە پەرستێ دەسەکانە خۆش بە زۆر سپاس دەکەم کە بەشداربووی لەگەڵمان هاوڕانی شتریش لەسەر خەتنانێ بێنە ژۆرە لەبەرەوە بەداخەوە بێ لە کادرەکە بچیتە دەرەوە زۆر خۆشحاڵ
بەڵێ هاوڕێ لاژەبا باسەکە لەسەر ئیسلامەکان تۆزێ چڕکەینەوە. من لە سەرەتاوە وتم باسی ئیسلامەکان ناکەم لەبەرەوەی مەسەلەی مشکلەی ئەساسی ئێمە لەگەڵ پیاوسالاریایە لە کۆمەلگای ئێمە. پیاوسالاریە کە سەرمایەداری خەریکە پشتی گرتووە، سەرمایەداری دووبارە دروستی کاتەوە، سەرمایەداری دووبارە بەرهەمی دێنێتەوە. ئەزانی پیاوسالاری خەڵکانەکەن وازانن بەسەر باسی پیاوسالاری باسی هینە، باسی شەرقە و باسی وڵاتانی مسلمانە وانە پیاوسالاری لە غەربی شاوجودی لە غەربی شاخەریکە ئەژێتەوە، لە غەربی شاخەریکە دەرەکەوێتەوە. ئەوە سەیری پۆڵەندا کە سەیری هەنگاریا کە سەیری رووسیا کە سەیری وڵاتانی غەربی تریش لە ئەم باڵە ڕاستڕەوە ڕاستیستەکە ڕقی لە پەنابەرە ڕقی لە ژنیشە، ڕقی لە تێشکەوتنەکانە لە بواری یەکسانی جنسی و جەندەری و ئەوانە لە بەرامبەریا کەمپینەکە. یانی ئیسلامەکان کە ئێستا قسە لەسەر جەندەرەکەن و دژمناتی جەندەرەکەن لەواچە دەنگدانەوەی فاشیستەکانی دانیمارک و رووسیا و سوید و وڵاتانی تر بن، دەنگدانەوەی نازیستەکانی ئەڵمانیان کە لەوێش لە دژی جەندەر و لە دژی ئەوانە قساکەن. یانی ئەمانە یەک گروپن، یەک بابەتن. وانە ئەمە لە مێژووی 1400 ساڵی ئیسلام و هێناوێتیان لە مۆدێرنەوەمانە دروست بوون. ئەمانە ڕەوتێکی کۆنەپەرستی ڕاستڕەوی نۆکەری سەرمایەدارانی پارێزگاریکردن لە نایەکسانی، پارێزگاریکردن لە هەژاری، داماوکردنی کۆمەلگا، بێدەسەڵاتکردنی گەنجان، بێئومێدکردنی گەنجانن. ئەمانە بەشێکن لەو ڕەوتەی کە ئەیانەوێ دنیا ببێ بە لە ڕووی واقعیەوە بگەڕێینەوە بۆ سەردەمی بەر، بگەڕێینەوە بۆ سەردەمی عبودیەت، بگەڕێینەوە بۆ سەردەمی کۆیلایەتی. هەموو ڕۆژێکە بە خەڵگەڵێن تۆ کۆی لێی خوای، تۆ کۆی لێی خوای، تۆ کۆی لێی خوای، ئەیانوێ بە واقعی بیکەن بە کۆیلەی ئینسان. ئەمانەوانن مەسەلەن ئەمە لەم بابەتانەیە لەو شتانی کە لە میدیاکانە بڵاوکراوەتەوە. من شتێکی کەناڵی سپێدەیەن کە ئەمە بە حسابی خۆیانم کەناڵی سپێدەیە گوایە تۆزێکی ژمیانە ڕەون وەک باسەکە. باشە کەناڵی سپێدا ئەمەی بڵاو کردوێتەوە لەسەر ئەم باسە ئەم پۆستەی داناوە. فەرموو ئەمە پۆستی کەناڵی سپێدەیە. ئەو هەڵمەت و داوایانەی بۆ جێندەربازی سەیری ئەم موشانەکە بۆ جێندەربازی، یعنی هەتا لە وشەشا و لە بەکارهێنانی کەلیماتیشە زۆر جنێو فرۆش دەمپیس، ینی خەڵک لە ئێوەیە فێری جنیەوە بێ بە ژنان، لە ئێوەیە کە فێری پەلامارەوێ بۆ سەر ژنان، کە دانیشن ئەڵێن ئەگەر ئەوانە لە مزگەوت بوونای لەوێ نابوون، مەلا عەلی کادرە هینەکەی گۆڕان ئەندام پەرلەمانەکەی گۆڕانەڵێ ئەگەر لە مزگەوت بوونای لەوێ نابوون، مەلا عەلی لە مزگەوتیش نەبوو بن، لە مزگەوت پەروەردەکراون، لە مزگەوتیش نەبوو بن، ئەوە مزگەوتە ڕێگەیان بووە کاتەوە کە ئەم کارە جوانە شارستانیان نە پێشکەش بە کۆمەلگا بکەن. ئەوە مزگەوتە کە پێیان ئەڵێ پاساویان بۆ ئەداکەم کارانەی ئێوە ڕاستە. ماشە ئەوە ئەمە کەناڵی سپێدەیە کاڵێ ئەو هەڵمەت و داوایانەی بۆ جێندەربازی دەکرێن و هەوڵ دەدەن کچ لە خێزان جیا بکەنەوە بە تەنهای بهێڵن، ڕووداوی وەکو ئەوەی هوانەی سلێمانی لێبەرهەم دێت. یعنی چی؟ یعنی تاوانەکە تاوانی کچەکەیە، تاوانەکە تاوانی ئەو کچەیە کە لەوێت چوە بە تەنها کفری کردووە، ڕۆیشتوە لە جێگایەک بۆ کە کۆمەڵێک پیاوی لێیە و ڕۆیشتوە لەوێ ویستێتی سەیری ئەو وەرزشە بکایە، بەشداری بکە لە وەرزشەیە، چوزانم بڕوا لەوێ فیلمێکی تیکتۆک بڵاو کاتەوە، یا لەوێ ڕستێ بگرێت لەگەڵ کوڕێکا بڵێ منیش ماتۆر سواریەکەم. هەر چیشی مەبەست بووە. تاوانەکە تاوانی ئەوانە نییە کە بە شەقیان داوە، تاوانەکە تاوانی ئەو کچەیە. ئەمە یانی چی؟ ئەمە یانی ئەی ئەو سەدان کوڕی کە کەوتنە شوێن ئەم کچە هوی هاتان لێکرد ژنێوتان پێدا و ئەوانە دەستان خۆش بێ و ئەو شەقانەی وەشتانتان دەستان خۆش بێ. ئەم کەناڵە ئەبێ سەبارەت بەم پۆستە یاخود اعتیزار بێنێتەوە یا بێ ئەم کەناڵە محاسبە بکرێت. پاڤێڵ تاڵەبانی بە دوور لە دەسەڵات، بە دوور لە هیچ ئیداراتێک، بە دوور لە هیچ قانون و یاسایەک لێەوە تەوجیهات دەرەکا پۆلیس بڕوە 16 کەس بگرێ، 16 کەس لەبەر کامێرای پیشانیان نەدەن. ئەمانە تاوانکارەکانی ئەم ڕووداون نەخێر. تاوانکارەکانی ئەو ڕووداوە خۆتانن. پاڤێڵ تاڵەبانی تۆ خۆتی بەوەی کە بوارت کردەوە لە بەردەمی ئیسلامی سیاسیا بەم جۆرە دەرکەوێت. تاوانکارەکان ئەوانن لە میدیاکانە کە ئەم پۆستانە بڵاوەکەنەوە،
تاوانکارەکان ئێوەن کە هەموو ڕۆژێک پاساوە هێننەوە بۆ ئەم جۆرە تاوانن لە کۆمەلگایە ئەنجام بدێت. تاوانکاری ڕاستەقینە ئێوەن و جەماوە دەبێت ئێوە محاسبە بکە سەبارەت بەم ڕووداوان. ئیسلامی سیاسی لە پەلەقاژەیە سەیریکە کۆماری ئیسلامی ئێران کەوتۆتە ناو منگەنەی ژنژیان ئازادیەوە خەریکە ملی ئەقرتێ لەسەر جادەکانە مێزەر فڕێ ئەدەن و حەبلی ئیعدامە ئەکەنە ملی بە ڕەمزی بە سیمبولیک ئەیکەنە ملی مەلاکان مەلا ناوێرێ دەرکەوێ ئەمامەکانە نەشارنەوە یاخود بە پایشێگەی پێچن بۆیکەوە نەپەڕێنرێ. تەواوی جمهوری ئیسلامی ئێران کەوتۆتە لەرزە و بە هەردوو سەرا خەریکە دەست و پێوەنەکانی هانەدا بۆ پەلاماردانی ئەلمانیەت بۆ لەبەرەوەی ڕاکردن بەرەو پێشەوە هێرشبردن باشترین وەسیلەی دیفاع. ئەم پەلاقاژەیە دادتان نادا، ڕۆژتان تەواو بووە و ڕۆژتان تەواو ئەبێ و ئازادی خوازانی کوردستان لە بەرامبەرتانە دێنە مەیدان. هەندە ئەوەنەی تریش مزگەوتەکان فولکەن، مزگەوتەکان قەڵەباڵغکەن، هێندە ئەوەنەی تر پارەی سعودیە و پارەی قەتەر بەکاربێنن بۆ دروستکردنی تۆڕەکانی بەرژەوەندی و خەڵکانی هەژار و نەداروانە لە دەوری خۆتان کۆکەنەوە، بەڵام بە ڕووخانی جمهوری ئیسلامی قەڵایەکی گەورەتان ئەڕمێ و ئازادی خوازانی کوردستانی ژەڵ بۆ نیشانیاندا کە دەستەوەستان دانانیشن وەکو چۆن لە پێشووتریشە نیشانیانداوە. ئەمە قسەی من بوو لەسەر ئەم باسی ئیسلامیەکان. لاوژە ئەگەر شتێکت هەبوو لەم بابەتەوە ویستت باسی کەیت. دەست خۆش بە ئاڕە شەماڵ، من کاملەن موافقم لەگەڵەوە قسانەی تۆ. ئەزانی ئیسلامی سیاسی من ئێستا وەکو چیە بینم؟ وەکو ماری بریندار دەیبیرم کە مارێک بریندارت کرد خاکە نازەکت پیاچێشە لایەکی بریندار بوو دڕ ئەبێ هارە بێ پەلامارت دەداوێ جەهرەکەی لێ خاڵی کاتەوە. من ئێستا لە دوایە ئەحداسانێکە لە ئێران ڕوویاندا بزوتنەوە جەماوەریە گەورەی کە پێم وایە گەورەترین و چۆن بڵێ هینترین بەرجەستەترین ڕووداوەکانی کە لە ساڵی ڕابردووە ڕوویدا ئەگەر باسی بکەین ئەبێ باسی و حرەکەتی ئێران بکەین. بەڕاستی ئیتر دیارە ئەمە بەحسێکی تر ئەویش دەکرێت هەردوو لایەنەکەی باسکەین و کەم و کورتەکانیشی باسکەن بە زێرەمە لێرە باسی و باسە نیە. دیارە ئەوان دەیانەوێت بە هەموو جۆرێک جاری خۆیان بڕژێنن. ئەوە تا چەندین حەملەمان بینی لەم بێدا ئەو جەندەربازی ئەوان باسی دەکەن دەسەڵاتداری سلێمانی و بابل تاڵبانی کە هیچ دەسەڵاتێکت بۆ یاسا و بۆ قانون و بۆ هیچ شتێک نەهێشتەوە بە خۆت و بە براکەت هەر شتێک دەبی خێرا خۆتان دێەوە وەڵام ئەمە بڕیارمان دە پۆلیسی سلێمانی و دادگای سلێمانی ئاوکە قانون خۆی لە چێوەستاوەیەوە بڕیاران نەدەدەن. قانون و دەسەڵاتی دادوەری ئەوەی کە ئەدەم عەرزە بەو ئیشانەتان بۆ حرەکاتدانەتان چی پێ دەڵێن ئەوان دێن ئەو قسانەیە باشە کاتی ئەوەی کە ئەومە حەملەیان کردە سەر چۆمان هەردی لەسەر مەسەلەی جەندەر و ئەو تۆهمەتیان بۆ هەڵبەست و دوای ئەویش بۆ ڕێبیناردی دوایش بۆ چەندی تر چەندین کاری کۆنە پەرستانەمان بینی بەم دەورەی ئاخیری. ئێوە لە کوێ وەستا بوون؟ ئێوە بەرەی کە من لە سەرەتاوە هاتم ئیشارەتم بە دەسەڵاتدا ئەوەی مەسەلەی ئیسلامی سیاسی و باڵخوازەکان و کەناڵە تەلەڤیزیۆنەکانیان و مەلاعەلیەکانیان کە تۆ باسی دەکەی هەمووی دەرهاویشتەی بەرهەمی ئەم دەسەڵاتن و ئیسلامی سیاسیش دەبینی ئێستا وەک ماری برینداری لە هاتووە لە ئێرانە داخکراوە خەریکە هینی دەسەڵاتیان بەرەو خوارە بێتەوە. بس لە مەلاعەلی حەمەد ساڵح بوو منەزانم بەبەستە دەوێ بەڵام عەلی حەمەد ساڵح بینین. ئیتر چی پێ دەڵێن بەرهەمی ئەم دەسەڵاتە نامیان لەلایەنە دەسەڵاتەوە پەروەردەکراون کراونەتە بازاڕەوە ئەم گەنجانەشە بەرهەمی ئەم دەسەڵاتن و هەموو تەبلیغاتی بۆ ئاخیریە لە سوشیال میدیا و لە تەلەڤیزیۆن و لە کەناڵەکان و لە هەموو شوێنەکانەمان بینی لەسەر مەسەلەی جەندەر لەسەر مەسەلەی ژنان هێرش لەسەر بەرەی ئازادی خوازی و یەکسانی خوازی لە کۆمەلگا ئەم گەنجانەش دەرهاویشتەی ئەمن. ئەمە بەشێکە لە پەروەردەی کۆمەلگا میدیا و مینبەری مزگەوتەکان بەشێکی ئەساسی پەروەردەی کۆمەلگای ئێمە. ئەمە بەشێکی تر لەوەی کە ئەوان ئەو زەمینەیان بۆ خوڵقاندی و بۆ ڕەخساندی و زەمینەیان بۆ کردوتەوە. ئیتر لەوە زیاتر هیچی نازانم دەبێت چمان لێ چاوەڕوان بکرێ. بەڕای من ئیتر کاتی ئەوەیە ئەم حرەکەتە سوشیال میدیا بێتە دەرێ بێتە شەقام بێتە حرەکەتێکی بەرفراوان
کاری زۆر باشکرا لە ڕێی سوۆشیال میدیاوارەوەی کە خەڵک زیندان دەکەن و 16 کەسمان گرت و نازانم چمان کردوە دەرەنجامی ئەو فشارەیە کە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە هات بەڵام ئێمە نابێت بوەستین ئەمە نابێت بەمە واز بێنین و پاشە کشە بکەین ئەبێ حرەکەتەکەمان زۆر بەرچاو بکەینەوە کارێ بکەین لە ئاستی کۆمەڵایەتیە لە یاسا و ڕێساکانە لە پەروەردە و فێرکردنە دا هەموو بوارەکانی کۆمەلگایە مەسەلەی یەکسانی ژن و پیا و بەرجەستە بکرێتەوە و ڕێگە نەکدرێ ڕۆژانە ژنان بە ناوی ژنبوونیانەوە بەهۆی ژنبوونیانەوە سوکایەتیان پێ بکرێ و نەفسیەتی تانی گەنجی 15-16 ساڵیمان بشتێنرێت ئەمە بەشێ گاڵتە نییە تۆ کچێکی 16 ساڵی کە پێیەگە لەو لە تەمەنی تینەیتەری هەرزەکاریە تۆ ئاوا بیشتێنیەوە ئەمە چەند هەفتەی ڕابردوش بە چەند کەس ئەوەمان بینی کە تەجاوزیان کردە سەر کچێک ئینسان ئاگرێگرێ ئەو شتانە لە کۆمەلگای ئێمە بەرەو ئەوێ بردراوە 10 سەڵات ئەم بارودۆخی ڕەخساندۆ کە کۆمەلگای ئێمە بەرەو ئەو جیهەتە بڕواتن خەریکە من دەمێکە وتومە گەر ئاوا بڕواتون و تیژی لە کۆمەلگای ئێمە تسم بە ئاشکرا لەسەر جادە ئینسانەکان یەکتر بکوژن و سەر بکڕن بەڵام چۆنە لاژە داراجوتیاریشمان لەگەڵایە تۆ دەشی کە لێتە پێشەوە ئەویش لەگەڵمان بەشدارە بێ من یەک سەرنجم هەیە زانی چۆنە کەمێ هەندێک جار ینی ئەم بابسە ناڵە قسەکانی تۆ وایە بەڵام هەندێک جار ئەم بابەتە کە ئیسلامەکان ئاوا دەرکەوتن و کۆمەلگا ئاوای لێ هاتووە خەڵکانێک گەینێتە جێگایەک بە جۆرێک پەیامێکی ناومێدی بڵاوکەنەوە یعنی ئەوەی کە بەڵام من لە سەرەتا دەستخۆشم لە بەرەی ئازادی خوازی خۆش بەدامە بەستم تۆ نیە بەڵام مەزانین چۆنە کوردستان نابێ بە قەدەهار کوردستان نابێ بە ئەفغانستان کوردستان بەتاکید من موافقم ڕۆژگارێک بوو لە کوردستان ئەم هاوڕێت چەپانە تەمان ئەوە حقیقەتێکە بۆ تاریخ بمێنێتەوە من لێرە باسی بکەمەوە ئەوانە ئەوەی کە دەنگی هەڵبڕی یەکەم جار یەکەم کەس لە ناو جوڵانەوەی چەپا لە دژی تیرۆر ڕۆشەکوژی ژنان ڕێوار ئەحمەد بوو ئەو بەیاننامەیەکی نووسی لە ڕێگەی یەشێتی خەباتی کۆمونیزمی کرێکاریەوە ئەم بەیاننامە بڵاو بوو ڕێوار ئەحمەد نەک لە ناو جوڵانەوەی کۆمونیستیە لە ناو گروپەکانی تراوانە لەو خودی یەکێتی خەباتیشە معارزی هەبوو ڕێگری هەبوو کە ئێمە چۆن دابنیشین باسیە مۆزوع بکەینەوەکەی وەختێتی ئەوەکەی ئینەتی یعنی ئێمە لەو ڕۆژگارەوە هاتینە ئێستا وانە بووە کۆمەڵگەی کوردستان شوێنێکی ئاسایی بوو بێت و ئاسوودە بێ بوو بۆ ژنان من بیرم دێ کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان ژن لە جادەی مەولەویەوە تا گەیشتە بازاری عەسیری لە سلێمانی لە 1000 شوێنە تەحەڕوشی پێکرا هیچ ئافرەتێک نەیەتوانی بە پانتۆڵۆ بەسەر جادەکانی سلێمانیا بگەڕێ هیچ ئافرەتێک هەتاکوەوە هیچ تعلیق و قسەی ناشرین و پیسۆوانە لێگەڕێ لەولاوە بوەستێ هەتا دەست بۆ بردن لەسەر جادەکان دەست بۆ بردننی ئاشکرا هەبوو بۆ ژناکە جلێکی تۆزێک مۆدێرن ئەمە ساڵانی کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکانەڵێ ئێمە کۆمەلگایەکی ئاوای وانە بێ بەسەرن ئەمڕۆمان زۆر لە ڕابردوومان خراپترەوە ئێمە بەرەو داخوراچین بە پێچەوانەوە یانی ئێمە دانیشی قسە لەسەرەوەی کە کۆمەلگەی کوردستان ناوای هەڕۆژوە لە مەلاکان بگرە ئەڵێ من بە ناو جادەکانی سلێمانیا گەڕاو وچوومەتە ئەوروپا هیچ جیاوازیەکەم نەبینیوە جگە لەوەی کەوا دەنگی قورعانم بینی گوێ لێ بۆ ئەوە مەلا بانگی داوایدا هیچ فەرقێک لە بینی جادەکانی سلێمانی جادەکانی ئەوروپا نیە و لە هەندێک لایەنە ڕاستەکە هەر ئەو سێ ڕۆژە لە پێشسەری ساڵە سەوڵەکەی سلێمانی ئاهەنگ بوو ئاهەنگی تێکەڵ بوو کچ و کوڕپێکەوە ڕاوەستا بوون بەبێ ئەوەی کەوا کێشەیەکی شەبێ یعنی ناڵێم کە ئێمە لە بەردەم هەڕەشێکی گەوریانی ناڵێم ئیسلامیەکان پەلە قاژێن نیە ناڵێم ئەم باسی جەندەریان زەق نەکردەوە ناڵێم پەلاماری یەک لەسەر یەک پەلامان نادەنەوە هەموو هێزیی خۆیان نەخستۆتەکان بەڵام لە لایەکی تریشەوە جوڵانەوەی ئازادی خوازی لە کوردستانیشە زیندووە و ئامادەیە و خەریشی بەرەنگاریە وانە تەسلیب بوو بێم کۆمەلگایە ئەوە من لەوە دڵنیا شەماڵمەقەت پێوانە کۆمەلگای کوردستان وەک قەندەهاری لێبێ من پێم وایە هەمیشە هینە کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی پێشکەوتوە خەڵکی پێشکەوت و خواسەیە ئەو کاردانەوەی کە بینیمان لە ڕێگەی سوۆشیال میدیاوە نیشان دەدا لەسەرەوە پرسی ئەو کچەی هوانە ئەمە نیشان دەدا کە کۆمەلگای کوردستان خۆشبەختانە تاوە چینەبەرەی ئازادی خوازی یەکسانی خوازی شەیە هەتا ئەوانی شەبێ ئەو ئومێدەشەیە کە کۆمەلگای کوردستان بەرا من ناڵێم ئەفغانستان چکەوەی بۆ فەرخوندەکرا زیاتر بوو لە بۆەوەی کە لە بۆ کچەی هوانەکرا لە ئەفغانستان
کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی پێشکەوتوخواز و مۆدێرنا ئیسلامی سیاسی چەند هەوڵی خۆی بدا ناتوانێت بگەێنێتەوە شوێنێکی ئەو دەیەوێتن منەوە لەوە زۆر دڵنیام. زۆر باشە دەست خۆش بێت. ئاورەدارەمان لەگەڵەدارە جوتیار بەخێر هاتی زۆر خۆشحاڵم لەگەڵمانی جۆ لە دەنگی ئێمە هەیە. زۆر سپاس هاڕە شەماڵگیان ساڵی تازە مێدەوارم ساڵێکی قوربانم پیرۆز بێ لە هەموو لایەک. نازانم من ڕاستەکە شوێنەکەم زۆر مەحدودە میوانم هەیە ماڵێکی بسکۆلمانەیە مناڵی لێ نازانم تا چەند ئەتوانم حەلەقی ئێڵێ ئەوەی خۆمەمەیە بێڵێ بەشداروی لەگەڵمانە فەرموو ئەمانەیە جەمال لە ڕای تۆش بێ. دەست خۆش من نامەوێت قسەکانی ئەوە دووبارەکەمەوە سەرەتا لە بەر لە هەر شتێک من لە ڕاستیە ئەمەوێت دەستخۆشی لە دانە بەدانەی هەموو ئەو کەسانە بکەم دیارە بە شێوەیەکی بەرفراوان کاردانەوەیکی زۆر باش هەبوو لە میدیای کۆمەڵاتی و لە تۆڕ کۆمەڵایەتەکان و لەناو لە دەرەوە بە بڕای من ئەگەر ئەوە نەبووایە هەر خودی ئەو 16 کەسە کە ئەوە قسەی زۆر هەڵەگرێ لە ڕاستیە 16 کەس گیراوە ئەیانوێت بەوە ئیتر هەموو کێشەکە ببەستنەوە بۆی 16 کەس گیراوە ئەوانە بەڵام ئەوشان ناکرد لە ڕاستیە ئەگەر ئەو کاردانەوە بەرفراوان نەبوو ئەنی دەستخۆشی لە هەموو لایەکەکەم بە ڕاستی جێگەی خۆی گردەوە بەڵام ئیتر ئەمە بەوەش تەواو نابێ کارەکە زۆر کارێکی زۆر لە پێشە کە ئەبێ هەوڵی بۆ بێن. من لە ڕاستیە نامە قسەکانیەوە تکرار کەمەوە بەڵام لە ڕاستیە پرسیارێک هەیە ئەویشەوەیە پرسیارێک هەیە ئەویشەوەیە ئەگەر بێت دای بنێن لەم کۆمەڵگای ئێستای کوردستانە ئەو وەزێتێکە هەیە شتێک نییە بە ناوی ئیسلامی سیاسی یعنی ئەو هەژمون و ئەو هاتو هاواری کە ئیسلام ئەیکا لەو کۆمەڵگایە نییە بەڵام دەسەڵاتێک کە لە 31 ساڵی ڕابردووە چەتەی و تاڵانیەکە فەقر و فەلاکەتێکی زۆر شەقی لە نان و سفرە و ژیان و خوێندن و هەموو شتێکی خەڵک هەڵاوە و لەبەر فرکە دزی و بەش بەشێنە و بتڕێن تەنانەت لەناو خودی حیزبەکانی خۆیان وای لات و ئیدارەی حیزبەکانی خۆیان بۆ نادرێ ئیدارەی حکوومەتی خۆیان بۆ نادرێ ئەمێتە دەرەوەم ئەڕواتە ناوە ئەم ڕێیەکەون ئەگەڕێن ناوە ئەم وەزیەتی کە بەسەر خەڵکیان هێناوە لە ڕاستیە فەشەلی خودی ئایدۆلۆژیای کوردایەتی کە ئێستا شەقی تێ هەڵەدرێ لە بازاڕە ئەمە بۆ ئەمان پێداویستی ئیسلامی سیاسی بۆتە پێداویستیە ئەم هاتوو هاوار و مزگەوت بەرەڵاکردنا بۆ کۆمەڵێ جوان فرۆش و ئەحزابی ئیسلامی و بە 1001 کەناڵتر ئیسلامیەکان خودی ئەم ئەحزابانە ئەمان هیچیان خۆیان ئەحزابەکان لە ڕاستیە هیچیان لە کۆنە پەرستی کەمتر نیە لە ئیسلامی سیاسی یعنی وەختێک لە سەرەتاینەوە تویەکیش بێنێن نەگەڕێنەوە بۆ پێشەوە ئاگان لێ بوو تۆ ئیشارەت بە شعرەکەی شێرکۆدا یعنی ژن کوژی هێرش وە سەرژنان خودی ئەم حیزبە قەومیانە دەسیان تەکە یعنی تەسەوەر ناکەی من ئەمێ نمونەیەک بگەڕمەوە کەسێک پیاوی دەوڵەتی عێراق تێگەی بە پلەی باڵا چەگاری حکومت بوو من ئەو شەی جاشە حەز ناکەم بەکاربێنم منش لەبەرەوەی نامێن لە ڕاستیە ئەوە بفشت و پێنم بە حیوان کچێکی برازایی کە برازەکەی ساڵ بۆ جەنگی عێراق ئێرانە لە حەرباگیرا بوو ئەم عایلەیە لە فەقر و معاشێکی کەمیان هەبووانە کچەکە خەریکی دەستفرۆشی بوو برن بۆی بە هەڵەتێ نەگەن و ئەمانە ئەو حملەی کە ئەوانە سەرتایی نابەناوی ژنانێک کە پەیوەندی بە ئەمنەوە هەبووە بە حکومەتەوە بکوتن شتە ئەو عایلەیە ئەمامەکانی کەسکارەکەی ئەو کچیان خستە ناو ئاوەوە پێگەی یعنی لە پاڵ حملەیەکە کە قەرار بوو بە دژی مەسەلەن بە لەژەر ناوی ئەوەی ئەمانە بە دژی هێنن ئەمانە پەیوەندیان بە باسا هەبوو بۆی ئەکوژرن کەسێکی بەعسی دێ کچەکە کوژێ بەڵام خۆی معزەم و مکەڕەر چەگارە و لەگەڵ هەمان ئەم بەرەی کوردستانی و حیزبە دێت و ئەڕوا خەڵکی مەبەستمە ئەمە یان ئەگەر ئیسلامی سیاسی لە ناوانە شتێک لە ناوانە بێ وەزعیتێکەمان کە خۆڵقانیوانە لەش فرۆشی لێکەوێتەوە فەشەلی خۆیان لە هەموو بارێکەوە باسم کرد و ئایدۆلۆژیای کوردایەتیەکەیان پێویستی بەوەیە شتێکی تر بێن بێتە ئاراوە بۆ پاراستنی خۆیان هەر لێرەشەوە بوو لە بیدایەشەوە ئەوان برایانداوە بە ئیسلامی سیاسی چونکە ئیسلام لە ڕاستیە ئیسلامی سیاسی ئەگەر لە مەسەلەی ژن بگەڕێن بە جانەی یعنی وەک بەشێک کە پیسترین
ئایدۆلۆژیایە بەرامبەر بەشن ئەگەر ئەمەشی لێکەینەوە ئیسلامی سیاسی کە هیچ خلافێکی نییە لەگەڵ سەرمایه‌داری سیستەمی سەرمایه‌داری کە ئەوەی لە دنیا لە ئەزمەیەکی گەورەیە یعنی لە هەموو دنیا ئێستا ئیعتراض هەیە و ناڕەزایەتی هەیە بەرامبەر یەک پاڵپشتی زۆر گەورەی سەرمایه‌داریە و ئەو وەزعیەتەیە کە ئێستا لە کوردستانە هەر ئەو بەندوبەستەی ئەحزابی ئیسلامی ئەچێتە پەرلەمانەوە وێتە دەرەوە و زۆر دقیقا زۆر دقیقا لە ڕووی اقتصادیەوەکەوە 100% وایە ئەسڵان مشکلیان لەگەڵەوەیان یەکابرا دەوڵەمەنە خوا داوێتی نەگەوەی کە هاتووە سەرمای بووە بەرهێنا و خەڵکی ڕەتانوە و کرێکار نادات و بەشی کرێکارە خواوانە بەوە دۆڵەمەند نەبوو خوا داوێتی ئەوە هیچ ئاواڵە کۆڵەکەی ئیستیبدادن یعنی ئێستا مەدخەلیەکان ئەوانەی کە لە سەلەفیەکانی کوردستان ئەڵەیە ئەگەر حتا و گوناحی بەینیش لە حاکمەکانە دەرکەوێت و دیار بێک ئەمانە گوناحکارن بەڵام بەمەرجێک ئینکاری موسڵمان بوونیەتیان نەکرد بێ ئینسانیش بکوژن ئەو پەڕی فەحشاش بکەن ئەو پەڕی هیچکە مادەم ئیعلانە نەکردێت لە ئیسلام دوورکەوتونەتەوە جایز نییە لە بەرامبەریانە ئەسڵان کفرە لە بەرامبەریانە چەکەڵی لە بەرامبەریانە بۆ ئەمە بەشێک لە مەدخەلەکان ئەمانە کە پارەیان تا سەرفەکری و پارتی بەدەستێک و یەشێتی بەدەستێک یارمەتیانەدا و مزگەوتیان بۆ کاتەوە و نازان مزگەوتی بەهشت و نازان چی ئەمانە هەمووی لەوێەوە هاتووە ینی نەک تەنها پشتیوانی سەرمایه‌دارانە پشتیوانی ئەم گەندەڵکارانن پشتیوانی ئەم دەسەڵاتن کە خەریکە خوێنی خەڵک دەستخۆش ڕگەن ئەتا هەگەر بێت و مەسەلەن بۆ نمونە ئێستا ناسیۆنالیزمی کورد لە دەسەڵات کە ئیسلامی سیاسی دەسەڵات بگرێتە دەر لە ڕاستیە مەوزوعیژن کۆمەڵێک مەوزوع کە بۆ ئەوەی سەرنجی خەڵک چۆن ئەم دەسەڵاتە ئێستا ئەوێ هەر ڕۆژەی لە شۆنێک ئەو مەشاکیلێک ئیسلامی سیاسی نەپەزێژنن ئەمان هەمویان شەریکن لەم شتانە هەمویان شەریکن ینی لەم کۆنە فەرستیە چۆنە ئەوانە مەسەلەن مەوزوعی خوا مەوزوعی بەهشت مەوزوعی ژن مەوزوعی ئەخلاق ئەمانە ئێنن بۆ ئەوەی بۆ نمونە لە دەوڵەتێکی وەکو سعودیا وەکو ئێرانیا هەموو دەوڵەتانی کە ئیسلام بە تەواوی حاکمەتیای دەسەڵاتەکە بەدەستەوە ئەنی ئەم مەوزوعانە ئەهێنن تاکو مەوزوع ئاساسیەکە کە تەوسانە و چینایەتەکەیە کە کێشمە چینایەتەکەیە ئەمە نێتە پێشەوە یعنی خەڵک بە شتێکی ترەوە مەشغوڵکەن کە لە ڕاستیە هین نییە بۆیە هەمیشە تۆ گوێی خەڵکە گرن ڕای کێشن بۆ ئاسمان بۆ شوێنێکی کە تاکو لەسەر ئەرزی واقع ئەم ستەم و تەوسانەوەی نەبینێ خودی تەوسانەوەی ژنان بەقەناعەتی من لە سیستەمەکەیە لە هەر شوێنەکە ئەمەیە ئەمە ئەسڵەکەیەتی لە ڕاستیە ئەمەیە ینی هینێکی بناغەیەکی چینایەتی هەیە لە ڕاستیە ڕێشێکی چینایەتی هەیە ئەگەر ئەوەی بگەڕێنەوە بە ئیسلامی سیاسی ببوورن ئەگەر کاتم زۆر کاتان زۆر لە نەگرم کات لە هاوڕانی تر نەگرم بگەڕێنەوە بۆ مەسەلەی عینەکان هاڕێ ینی ئەم مەوزوعی کە دەستی پێکردووە یا لە هەر شوێنەکە دەست پێکا ئەم نامۆکردنەی نێرومێ لەسەر بێشکەوە لە یەکتری کە ئیسلامی سیاسی و ئیسلام بەگشتی هەمیشە تۆخی دەکاتەوە بەو ئەندازەیەی ئەم پەیوەندیە لێک دوورەکەوێتەوە ئەم نامۆی و ناسروشتیە دروست ئەبێ بەو ئەندازەیە حاڵەتی ناتەبیعی و ناسروشتی یەتە پێشەوە ینی ئەوە دروستە بێت کە ئێستا ئەیبینی من هەمیشە ئەڕۆمەوە تا لە سەردانەکانی کوردستانم لەگەڵ ئەو ڕۆفیق و دۆست و خزم کەسکارە ئەڵێم بابەجان ینی ئەخر حەمەد کەریم قەرەتانی دێ باسی جانتای هینەکە بە خەریب و ئەو ڕۆژە بنووسم ینی هەمیشە ئەتەوێت نەبی لە بەو فەزای پۆخڵەواتی کە هەبی خەریب بڵێم ئەی بۆ لیزنە تەشکیل ناگەن کاکە خۆت و پاڤێڵ و مەلامەسەر و ئەمانە هەر بەیانی بن بە سەرگەڕێک کە کاکسەکان لە جێگا دەربێنن بۆنی پەنجەیان کەن بزانن شەو لەناو جێگاکان چیەکەن بە پەنجەیان ئەخر خۆ ئەمە بە شەرێک نازانی ینی بەڕاستی قسە زۆرە بێکەی بەڕاستی کۆنە پەرستەکە بە حدێکە ینی قسە زۆرە لەسەر بیکەی بەڵام نازانی لە کۆ قسەی لەسەکەی من ینی یەک شتەیە هاڕێ ئەوەی کە ڕێدا لە پێرە لە هوانە خۆ ئەمە هەر سەیریکە ئەوانەی کە متەسیرن ینی چوونەتە ژێر کاریگەری ئیسلامیانەوە وتارەکانیان بە مۆبایلەکان و نان خێزانەکان لێن کاکە وتارەکانی مەلامەسەر عەبدولسەلەفی عەبدولواحید نازانم کێ لە مزگەوتەکانەوە درێ ڕێک دەقاودە بە شێوەی وتن هەمان ئەو شتەیە کە لەوێ ڕوئەدا یعنی ڕۆژ نییە سەدان وتار تۆ گوێ لە نەگری لە فەیسبوک لە یوتیوب لە مزگەوت لە ئەمانە ڕێک دەقی ئەو هێرشەیە بە گوتن بە گوتارە بڵێ تێگەی چۆنە لەم لاشەوە شەراکەتێک لەگەڵ دەسەڵاتە و ئەزمەیە کە دەسەڵاتیاتی بۆ پاراستنی خۆی لە ڕاستیا دەستی ئەمانەی ئاوەڵا کردووە
گەنجێک کە محرومە لە هەموو شتێک کەوتۆتە ژێر کەپتێکی جنسیەوە لە بازار دەستی بەدەستی کچێکەوە بێ ئەکوژرێ یا کچەکە ئەکوژن یا هەردووکیان بەیەکەوە ئەکوژن بێکار بێ ئیش قەت بەشانی خۆیان ئەکا و لەباری ئیعلامی و گوتاریشەوە ئەویان زاڵ کردووە معلومە بۆ ڕووادا ئەسڵی مەسەلەکە دەسەڵاتە ئیسلامی سیاسی بە وتاربێژی مزگەوتەکانیانەوە بە مەلاکانیانەوە بە ئیسلامیانەوە دار و بەردیانە هەمویان معاشخۆری ئەم دەسەڵاتن لەسەر لاشەی خەڵک ئەوەڕێن ئەمە وەک ناسیۆنالیزمی کورد و ئیسلامی سیاسی وەک دوو چەقۆی دەستی قەتار بکە قەسابەکە بە یەکتری تیژەکە یەکتری تیژەکەنەوە بۆ گیانی خەڵک بڕنەوە و بەڕاستی ئەمە مەوزوع مشکلەکە مشکلی ژنیش نییە هەر ئینسانێک یەک ذرە کەرامەتی تیابێ یەک ذرە ئینسانەتی تیابێ نابێ قبول بکە ئەمە ئەبێ بەداخەوە یعنی لێرە ساهنەتەوە پەیام بەی ئێمە لە دەرەوەی نەڵێ کابرا جێگاکەی گەرمە و لەباری واقعیشەوە گرفتەکانەوەکو بەهار باسی کرد نازانی تۆ گرفتەکان چییە لە پرۆسە عەمەلیەکەیە بڵێ ئەمە ڕێگرە ئەمە هەنگاوەکانە بابینێن زۆر ناتوانێت قسە بکە بەڵام بەڕاستی هەر ئینسانێک یەک ذرە کەرامەتی هەبێ نابێ ئەمە قبول بکە و پێویست بۆ ناکات تۆ بڵێ ڕێکخراوی ژنە یا ژنە من ئینسانێکم لەبەر چاوم جاری وایە حیوانەکە کوژرێتەوە ئازاری پێگەی تەیرێکە کوژرێ ئازاری پێخۆی لە سەریەتە دەنگ پێگەی ئەم هەموو بێکەرامەتی و لە نانبڕینی خەڵکەوە کاکە نە پەروەردەت ماوە نە نانت ماوە نە ئامد ماوە 30 ساڵە شەق لە سفرە و ژیان و ژینگەی خەڵک هەڵادرێ ئەم جانەوەرانشیان هێناوە بۆ پاڵپشتی خۆیان بەریان داونەتە گیانی خەڵک و بەڕاستی زۆر ئەگەر خەڵک نێتە دەنگ هەر دەنگ نا بە حرەکەتی عەمەلی نێت نینکە بەڕاستی یعنی کاکە خەڵک پارێزراو نییە لە ژێربانەکە من دۆنە شتێکم نووسیوە یعنی بڕۆن هەر ئەو کەسانەی کە لەژێر تەئسیراتی ئەمن باسی ئەخلاق کوینەکە لەژێر تەئسیراتی ئەم ئیسلامیانە و ئەم دەسەڵاتە کۆنەپەرستەیان بڕۆن ئەوانە شتیان کە کچەکان و ژنەکان و دایکەکانیان حیجابە لە ماڵەوە و ڕێعایەتی ئەو شتێککە پێڵێن دابوونەرید ئەم شتەدا ڕزیوەش ئەکەن دەستشان پێوە گرتووە ئەگەر تۆڕی کۆمەڵایەتی میدای کۆمەڵایەتی بەکارێن بە باوکەکانیان براکانیان بەڵام ئاکامەکەی قەڵب نەکەنەوە بەسەروانە بڕۆن لیان بپرسن بزانن هەر لە ڕێگەی فەیسبوک و چاتەوە ڕۆژانە چەند سمێڵ بابڕی ڕیژدار و بێڕیش بە ناوی ناسراوە بە شێوازی دۆر فشاریان بۆیانن یعنی ئەمە دەستدرێژیکردنە لەناو ماڵەکە تا پێ دوان نەبێت لە ژوورەوە کچەکەت پێتاوەتەوە بە حیجاب ناچێتە درۆ دەستدرێژی لەسەر ناکرێت هەر لە چات و کاکە ژن و کچی کوردستان هاوارەتی لە ناتی ناوێت بچێت سەر فەیسبوکەکەی و مەسنجەرەکەی تێگەی هەزار کەس دەڕەسی بۆ لێ هەر جێگایەکە ئەو کەپتە هەیە ئێستا باسی ئەوەکەکەەوە جل لەبەرکراوە ئەوانێ خۆ لە سعودیەوە ئەیبینی فلیمەکانی بینین هەمرێت نەکەین هەر نیقابی بەسەرەوەی نیقاب بەس معلومە بە جسمێکە ئەمە ژنە لە سەجادە تەحەڕوشی پێکەن و باسەکە لەسەرەوە نییە تۆ کە وەختێک ئافرەتت لە کائینێکی لە ئینسانیەوە کرد بە جەستەیە کە پێویستە دابۆشرێ لەبەر چاوی ئەوانەیە کە لە ڕووی سێکسی و برسین هیچ شتێک دای ناپۆشێ هیچ پەردەیەک دای ناپۆشێ هەموو بەڕووتی ئەبینن ئەوانەی کە لەباری یعنی مشکلەکە مشکلەیەکە لە لای پیاوانە بێ چارەسەرکردێک نەگە لە لای ئافرەتان پێچانەوەی ئافرەتان نییە بە کرانەوەیە بەوەی کە گەنجان و لاوانی کۆمەلگای ئێمە شتێکی تریان هەبێت خۆیانی پێوە سەرپاڵکەن شتێکی تریان هەبێت کە ئومێدی پێخوازن بۆ ئایندا یعنی ئەم بێ ئایندەکردنەی گەنجان ئەم بێ ئایندەکردنەی لاوان قومبەلەیەکی مەوقوتە لە ناو ئەم کۆمەلگای ئێمە ئەتەقێتەوە جا ئەمڕۆ بە کچێکا تەقیوەتەوە ممکنە سرینە بە گەڕەشێک ئافتەقێتەوە نەزانم بە چی ئاتەقێتەوە بەڵام ئەمە ئەو دروستبوونی داعش ئەمە کارگەی دروستکردنی داعشە نەک ئیسلامی نەک ئایدۆلۆژیای 1400 ساڵ ئەوەی ئایدۆلۆژیای 1400 ساڵی دەمەزەرکردەوە هێنایە پێشەوە ئەو دۆخە نالەبار و ناهەموارەیە کە ئینسانی مەیوس کردووە کە ئینسانی داماو کردووە کە بێ ئاینی کردوی کە ملی پێێنێ بۆ بەحری ئیجۆ بۆ خنکار و ئەوانە بەس بۆی توانەمەکاری بێ ملی پیۆنێ بۆ خنکار ملی پیۆنێ بۆ ئیسلامی سیاسی هەردوو ڕێگاکە یەک شتە بە بڕای من ئەمەیە ئەو انتخابەکە ئەم گەنجانە ئیکەن بۆیە بەم ڕێگایە ڕێک شەماڵ دوو نقطەی ترم هەیە منەیتر باوەختەکەتان لێ نەگرم یەکیان ئەوەیە لە ڕاستیە هەلومەردەکە بە یەکشت بڵێن ئەم سەردەسەڵاتی سیاسی لە کوردستانە بە ئیسلامی و بە ڕێژدار و بێڕێشەوە کوردستانیان کردووەتە یەک بەشێکی کراوەتە ئوستانێکی ئێران یعنی فەرهیت حدودێکی
حدود بۆ خەڵکەیە بۆ ئەوان نییە جمهوری ئیسلامی ئێران حکومەکەی ئەوە تا پاڵ تاالبانێکە لەو لاشەوە تورکایە ینی والیەکی لێ و عایلی تورکایە بە قەناعەتی من هەلو مەرجەکە ئێستا ئەوەی کە ئەیبینین جۆرێکە چۆن ئەوان بۆیان هەیە لەگەڵ دەسەڵاتداران و سەرمایه‌دارانی ئێران و تورکیا خۆیان گرێبدن و بوون بە بەشێک لەوان خەڵکی کرێکار و زەحمەتکەش و ئازادی خوازانی کوردستانیش هەر ئێستا ئەبێ خۆی گرێتەوە بۆ وەزعەتی کە لە ئێرانە هەیە ببێ بەشێک لەوە تێگەی ببێ بەشێک لەوە ئەمە یعنی بەڕاستی بەڕ هەلومەرجەکەی ئەوەی ئەمانە ئیتر پێیان ناماڵی یعنی نەک ئەوەی ئەها ئەو خەڵکەی کە ئەمڕۆ لە پارکی نالی بوو ئەوە نازانم من چیکراوە ئەوە بەشێک لێ قسەکانی قسەی خۆڕێخستن بووە قسەی ڕوبەڕەبوونەوەی سەرجادە و پیاکێشان بووە ینی مەجای نەماوە ینی ئەوەی کە بەهاریش گوێم لێ بوو بەڕاستی ینی ئەم شەڕە تێگەی ئەم شەڕە ئێستا بەیانی 10 ساڵی تر بەملتەوەی بەملتەوەی ئیتر جاکەی ئەیکەی هەتا ڕۆژە زووتر دەستی بێت بەتەکێ دوایە و یەک شتی تریشم هەیە لە ڕاستیە بۆ خەڵکی ئازادی خواز و چەپ و هەموو ئەوانەی کە لە بەرەیەکان بە زۆرێکە ینی یەک مەوزوع هەیە ئەبێ ئەمە هینیکەن ینی ئەوەشمان لەبیر بێ و ئەوەش جاکەینەوە ینی ئەوەی کە پێوترێ بەرەی علمانیت یا بەرەی مۆدێرن و ئەوانە یەکشمان لەبیر نەچێ دنیای سەرمایه‌داری ئەگەر ئەوەی کە پێی ئەڵێن مافی شخصی فەردی دل و بەرلەبەرکردن عیشق خۆشەویستی لە وڵاتە ئەمە بۆ بە ئیزافەیەک نییە ئەم مافە فەردیانە نییە لە وڵاتانی ئیسلام زەدە و وەکو کوردستان و ئەوە لە شوێنێکی تر هەیە بەڵام ئەوەمان لەبیر نەچێ ینی مۆدێرنتە و لیبرالیزمی سەرمایه‌داری ئەمڕۆ لە دنیاە بە شێوەیەکی بەرفراوان وەکو کۆڵەکەیەکی ئیقتصادی لەش فرۆشی کردووە بە بەشی ژنان یعنی بە بەڕای من وەستانەوە لە بەرامبەر ئەمە ئەبێ وەستانەیەکی چینایەتی بێت دقیقاً هەر ئەمە مەسەلە ئەسڵەکەی زانین چۆن چەوسانەوەی ژنان بەشێکە لە چەوسانەی چینی کارگەر ژن بۆیە ئەچەوسێتەوە لەبەر ئەوەی کە کۆمەلگای سەرمایه‌داری پێویستی بە دووبارە بەرهەمهێنانەوەی کۆمەڵایەتی هەیە کاکە مەکتەبە ئەوە تۆ مەکتەبەکانی ئێرە مەکتەبەکانی ئەوروپا سیرکە خەستەخانەکانی ئەوروپا سیرکە شوێنی بڵێن ئاگاداری بە تەمەن و با ساڵاتچۆکان سیرکە خراپترین ئیش و نالەبارترین ئیش کەمترین کرێ یعنی تۆ لە مناڵەکان ئازیزترت نییە لە مناڵ هەموو ڕۆژێک 8 سەعاتێکی تر دەست کەسێک بەڵام ئەو کەسە لە هەموو کەس کەمتر کرێ وەرەگرێ بۆچی وایە لەبەرەوەی ژنە لەبەرەوەی ئەمە ئیشی ژنە و بۆیە ئەمە هەمیشە قازانج ئەیا بە سەرمایه‌داری ئەگەر پارەی ئەو کارە بدا کە ژن لە بەبێ بەرامبەر لە ماڵە ئەیکا لە جشتنەوە لە مناڵ بەخێوکردنەوە لە ئاگاداربوونی نەخۆشەوە لە پاک و تەمیزکاریەوە لە جێژ لێنانەوە لەوانەوە ئەگەر پارەکەی بدا بەپێی ئیحسایەتی خۆیان ئۆکسفام ئەڵێ هەموو ساڵێک 2 تریلیۆن دلاری تێچێ یعنی 2 تریلیۆن دلار ئیشی بەلاشی ژن 2 تریلیۆن دلار خاتە سەر خەزێنەکانی سەرمایه‌داری ئەو لێرە لە سوید بە ئاشکرا ئەڵێن یەکسانی جەندەری ئەو یەکسانیە بینی ژن و پیا و پارەی تێئەچێ تەکالیفی هەیە و ئەم تەکالیفەیە کە سەرمایه‌داری ئێوێ خۆی لێ پارێزێ بۆیە جیاوازی کەوتوتە بینی ژن و پیاوە ئەمە حەقیقەتی چەوسانەوەی ژنانە پەیوەندی بە کۆڵەکەکانی سیستەمی سەرمایه‌داری پەیوەندی بە ئایدۆلۆژیەکەەوە 1400 ساڵە هاتووە بۆ ئەوەی بۆت تەبریرکە بۆت ئاسایی کاتەوە کە چۆن ژن ئینسانە بەڵام ئەبێ ئینسان نەبێت ئەڵێ ئەوە خوای وای حقیقەتەکەی بە سەرمایه‌داری وای ئەوێ بەڵام بەناوی خواوەت جێبەجێکاوێکە تطبیقێکا بە سەرمانە ئەمە حقیقەتی ڕاستەقینی چەوسانەوەی ژنانەوە ئەبێ لەم ڕوانگەی و محارەبە بکە لەم ڕوانگەی من دقیق من زۆر خۆشحاڵ بووم بە قسە و باسەکانت زۆر گرنگ بوو بۆم باسانەکە کردمانە قوربانت زۆر سپاس بۆ ئێوەش بە قوربان کاتێکی خۆش بۆ موتان ببوورە لاژە زۆرم ڕاگرتی بەرحاڵ بە کۆتایی ئەگار نازانم تۆ هیچ سەرنجێک باسێکت ماوە لەسەر ئەم بابەتە وڵی ئەگەر ئیجازە یەک خاڵ بن لەسەر قسەی کۆتایی کە کردان لەسەر مەسەلەی ئیش لە ئەوروپا ئەزای چۆن ناو لە شەماڵ من لە شوێنی تریش وتم گەورەتر قوربانی لەو مەسەلەی کۆرۆنا و ئەمانە ژناندایان بە حکمی ئیشەکەیان لە ئەوروپا و لە وڵاتانی غەربی کە بە هەموو شێوێ کاردانەوەیەکیە بووە لەسەر ئیشیان لە ساعات کاریان لەسەر کەمی پوڵ موچیان لەسەر توشبوونیان بە نەخۆشی
ئەمە یەکێکیان شتێکی تریان کە مەسلەی ئەوەی کە ئەو ئیشانەکە ئیشی ژنن لە خەستەخانەکان لە داونستاشۆن ئەو شوێنی حەزانە و پەروەردەی مناڵ و مەکتەب ومانە لەبەرەوەی سەرمایهداری بۆژوازی لە جیهان سیستەمی سەرمایهداری ئازاز لەوە دەبێتەوە ئیشی ژن بێ و پارەی کەم بدا بە ژن و ژنی کاتن نایکە بە ئیشی کۆمەڵایەتی ئیشی کۆمەلگا ئیشی ژن و پیاو وەک ئیشی ژن وەک ئەوە ئەمانە ئیشی ژنن ئەمانە ئیشی پیاون هێشتنێتەوە پۆلیسێک و مامۆستایەک خوێندنەکەیان هاوچێشە قوتوڕیان هاوچێشە بەڵام معاشی پۆلیسێک لە دانیمارک 25 دەمعاشی مامۆستایەک و پێتاگۆیەک زیاترە ئەوە معاشی خەستەخانەکان و پەرستاروەمانە هەر زۆر کەمتر قازانج لەوە بە سود لەوە بە بۆی ئەمە یاوایشتەوە نایکاتەکاری کۆمەڵایەت و ئیشی هەموو کۆمەلگاوەشمان بیر نەچێتەوە هیوادارم لە بەرنامەی ترە داریتر لەسەر ئەو قسە بکەین لەو ئینفلاسیۆنەی ئێستا ئەو هەڵاوسانەی ئێستا ژنان گەورەترین قوربانیە ئەتوانین ئیسپاتی شیکەین بە چ ڕێگایەکەوە ئازانی تونە پێی ناوێت لە کۆمەلگای خۆشمانە کارەبا ئەبڕێ ژنە بێ بە دوای ڕووناچیان ڕاکە ئینفلاسیۆن بەزێرەی نەگرتیتەوە کۆمەلگای بەشی گرتیتەوە ئاو ئەبڕێ ژنە بێ بە تەنەکە ئاو ژن یەکەم کەس لە خەڵ هەڵەستێ آخر کەس ئەخەوێت مناڵ نەخۆشە ژنە ئەبێ ڕیعایەتی بکە ماو پیسە ژن ئەبێ پاشی کاتەوە یعنی ئەمانەی ئەم حقائقانە ئەم شتانە کە ئەیبینی لەسەر مەوزوعی چەسانەوەی ژن و نابەرابری ژن و پیا و ئەوانە مەسائلێک نییە کە ڕەبتی نەبێ بە تەواوی ژیانەوە باسەکە هەر لەسەر ئیدارەی ماڵی ژندێکە ئەوڕۆکەکە هەڵاوسان چۆتە ئاسمان چیلۆیەک برند سێ بەرامبەر بۆتەوە ئەو ئیدارە و ئیقتصادە ژن ئەی کاتن گەورەترین قوربانی فکری لێ دەدا ئەمڕۆکە ئەمانە هەموو دەکرێت لە کاتی ترا قسەی لەسەر بکەین و گفتوگۆ بکەین بەڵام وەک تاکیدێک لەسەر ئەو قسانەی تۆ مامەدارە ڕێز و خۆشەویستیمەیە بۆ مامەدارە کە قسە و باستان لێوە کرد حەزم وەک تاکیدێک بیکەمەوە دەست خۆش بێ بۆ بەنامەوە بۆ فرسەتە زۆرێ بە منتدا توانێ قسەی خۆمی تێدا بکەم زۆر سپاس کاتێ خۆش بۆ ئێوە زۆر سپاس زۆر سپاس هیوادارم کاتێکی سەر چاوم بژیت بەڵێ عزیزان بەم جۆرە نزیک بووینەوە لە کۆتایی بەرنامەکانمان یەک نوقتەماوێک خاڵماوە بیڵێم خەباتمان لە دژی ئیسلامی سیاسی خەباتمان لە دژی کۆنەپەرستی خەباتمان بۆ مافەکانی ژن خەباتمان بۆ یەکسانی ژن و پیاو خەباتمان بۆ گۆڕینی ئەم دۆخە کە پڕە لە سەرکوت پڕە لە کۆیلایەتی پڕە لە بێمافی بە هیچ کلۆژێک نامانکە بە هاوتاو هاوسەنگەری نیۆلیبرالەکان ئەوانەی کە هەر لە ناو قەسری حکومە لە ناو شاری سلێمانی کوڕێکیان لەگەڵ ئیسلامیەکانایە یەکێکی تریان پرۆژەی یەکسانی جێندەری کردوێتەوە ئێمە ئەم فێڵانە نامان خەڵەتێنێ ئەو یەکسانی جێندەریانەی کە دەسەڵاتدارانی کوردستان باسی ئەەکەن و ئەو قسانەی کە لەسەر جێندەر ئەیکەنەوەوانە هەمان ئەو هاوکاری کە لەگەڵ ئیسلامی سیاسیکەن بە دوو ئاراستی پێچەوانە بڵام بۆ هەمان هەدەف ئەچن خەباتی ئازادی خوازانی ڕاستەقینە خەباتی خەڵکی بەژمەینەت خەباتی خەڵکی چەساوە لە کوردستان لە هەردوو ئەم بەرەیە جیاوازە خەباتی ئێمە بۆ ئازادی ژن خەبات بۆ یەکسانی هەمەلایەنی نێوان ژن و پیاو لە هەمان کات خەباتە بۆ گۆڕانکاری ڕیشەی لە کۆمەلگایە و ئەم خەباتەیە ئێمە ئەتوانێ کۆکاتەوە لەگەڵ هەموو ژنانی ناڕازی لەگەڵ هەموو ئەو ژنانی کە ڕۆژانە لەگەڵ مێردەکانیانە لە ماڵە دەنگیان بەرزەبێتەوە شەڕیانە لەسەر نەبوونی لەسەر بێمافی لەسەر هەژاری و لەگەڵ ئەو پیاوانەیە کە لە کار دێنەوە بە شەکەتی لەگەڵ ژنەکانیان ناکەونە شەڕ لەگەڵ هەمویانە کۆمانەکاتەوە هەمویان قوربانی ئەم سیستەمن هەمویان قوربانی ئەم نێزامن چەسانەوەی ژن بەدەستی پیاوان لە کۆمەلگای ئێمەیە چەسانەوەی ژنانە لەلایەن سیستەمی سەرمایهداریەوە ئەو پیاوانی کە لەگەڵ ژنەکانیانە شەڕەکەن ئەڕۆنەوە بۆ ماڵەوە ئەمر بەسەر ژنەکانیانەکەن تەواوی ڕۆژەکەیان لە بازار لە شوێنی کار لە دایرە لە هەر جێگایەک ڕۆیشتبوون تەوهین کراوە سوکایەتیان پێکراوە کەرامەتیان خراوەتە ژێرپێەوە بەڵام سەرمایهداری تەعویزێکیان نەداتەوە تەعویزێکیان پێداتەوە
ئەیان خەڵەتێنە بۆی کەچیتەوە بۆ ماڵەوە تۆ پیاوی ئەو ژنە ئەو لە بندەستی توایە ئەمە تەعویزێکی نەفسیە ئەم تەعویزە نەفسیە کارگەرانی تر نابێ قبوڵیکە وابێ ئەمە ڕۆشن بێتەوە ئەم بەشێکە لە خەباتی ئازادی خوازانە و ڕزگاری خوازانەی ئێمە خەبات بۆ بەرابەری لە خەبات بۆ ئازادی خەبات بۆ یەکسانی لە خەبات بۆ ئازادی جا ناکرێتەوە ئەم بەرنامەیە قسەی زۆر ماتیا کرد دیارە ئەکرێ زۆرتریشی لەسەر بڵێ مەڵام لەمە زیاتر کاتی ئەوەی ئازیزی تۆ ناگرین بۆ مێدەوەی کە سوودمان گەیاندوێ یاخودلانی کەم باری سەرنجی خۆمان بە ئێوە بۆ ئێوەی ئازیز ڕوون کردێتەوە سپاسی هەموو ئێوەی ئازیزەکەم کێتا ئێستا لەگەڵ ما بوون سپاسی ئەو میوانانەی کە بەشدار بوون لەگەڵما دووبارە ساڵی تازتان لێ پیرۆزەکەم ومێدەوارم ساڵی ئایندەتان ساڵی وەدی هاتنی خەونەکانتان ساڵێکی ئاسوودەتر ئازادتر یەکسانتر خۆشگوزەرانتر بێت هەر بژین و تا دیدارێکی تر بە شادی و کامەرانی دەنەسپێرم هەر بژین